هیوادارم کە لە هەر شوێنێکن لەم شەوە کە کۆتا شەوی بەرنامەی تاشیبە و لەگەڵ ئێوەین ئینشاءالله کاتێکی پڕ لە عیبادەت و پڕ لە چێژ و پڕ لەوەی کە خی گەورە ڕەحمەتی خۆیمان بەسەرا ببارێنێت بەسەربەرین بەیەکەوە. خۆشحاڵین کە ئەم شەویش لەگەڵتانین لە دواشەوی پاشیوی بەرنامەی پاشیوی ڕەمەزان کە لە کوردستان 24 پێشکەشتانەکرا. من و ژبانی هاوکارم. ژبان شەوە وای شەوەتە باشتر و خۆشتر هەر بژی خودش تەڕۆزی بێت. سلام علیکم ورحمة الله وبركاته. بناوی خدای مەزن و درۆڤان یا نەخۆشە مرۆڤ گەهتە دوماهێکە هەر کارێکی بەس یا خۆشە مرۆڤ سەکتە پشت خۆ کە مرۆڤی چه ئەنجام دەیە. سپاس بۆ خودی ئەوە سێ شەوێت هەیڤا ڕەمەزانە پیرۆز هەمی هەوڵێک و ماندی بوونەکە کارمەندێت پشت کۆ میرێ و ئەوێت ئەم ژی دیارتکین مە هەمی هەوڵێکدا دقة بدقة برنامج پاشیو دا خدمتها بکن. إنشالله خدا بخو حساب كت همية بخير حساب كت طيبة تيجي هيفا رمضان بيروز دا يعني 2 ساعات أما جيلي برنامج بين إنشالله أوجب عبادات بتحساب كلن بواجي إنشالله خدا أجرو پاداشته هيفا رمضان بيروز زيادة تر بدتها أو خيرتين تداد كن خدا إنشالله زيادة تر بوا برفره تر كت ورزق واجي برفره تر كت پاشیو أفشوا بناو خدا هم دست ببکن. خدا حس كت پاشیو دوما يكيه چون هين جده پاشیو دوما يكيه أفشوا خود. مزگەوتەکان هەمیشە دەرگاکانیان واڵایە و ئاوەدانن بە تایبەتی لە مانگی ڕەمەزان و مزگەوتی حاجیحان لا گەڕێکی مەڵکەندی شاری سلێمانی یەکێکە لە مزگەوتە دێرینەکانی ئەو شارە و ساڵانێکی زۆریشە خزمەت بە هاوڵاتیان و نوێژ خوێنانەکات. ئەم مزگەوتە سەردەمانێکە وەکو نەریتێک هەر دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان بە تەقوا و خواپەرستی تا بانگی بەیانی زیندوو دەکات. بەرەفنەوە مزگەوت بە نوێشکردن و قورئان خوێندن و دوعاکردن و تەسبیحات لە خوای خۆیان دەپاڕێنەوە لێیان خۆش ببێت و ژین و دینیان پارێزراو بکات. مزگەوتی حاجیحانە لە گەڕەکی مەڵکەندی یەکێکە لە مزگەوتە دیێرینەکانی سلێمانی و سیمایەکی مێژووی سلێمانی لێ هاتووە. سەردەمانێکە وەکو نەریتێک هەر دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان بە تەخوا و خواپەرستی زیندوو دەکەنەوە. ئامۆستا هاوکار پێشنوێژی مزگەوتەکە دەڵێت ئێمە لەسەر ڕێچکەی پێشینانی خۆمان دەڕۆین و شەوانی کۆتایی ڕەمەزان زیندوو دەکەینەوە. مێژووی دانیشتنی مسلمانان لەم گەڕەکەیان لە ڕۆژی دروستبوونی ئەم مزگەوتەوە و لە ئەوەڵ ڕەمەزانەوە وەکو پێشینان و پیاوانی بەڕێزی ئەم گەڕەکە و ئەم مزگەوتە بۆ ئێمان باس کردووە هەروە بووە بەخواپەرستی بەسەر براوە کاتەکان نەکوژراوە بە فیڕۆ نەدراوە قورئانیان خوێندووە قورئانیان ختم کردووە زیکری خۆیان کردووە سەڵەواتیان داوە لەسەر پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه وسلم مەولود نامەیان خوێندوتەوە تایە نانیان داوە بە خەڵکی مەوعیزە و ئامۆژگاری جوانی تیا کراوە پاشان ئەو خەڵکە بە مەحەبەت و خۆشەویستیەکەوە یەکتری بینیوە یەکتری بەجێهێشتووە. مسلمانان بە ئومێدی لێخۆشبوونی خوایی شەوانی کۆتایی ڕەمەزان زیندوو دەکەنەوە. مامۆستایەکی ئاینی دەڵێت پێغەمبەری ئیسلام زۆر گرنگی بە پەرستشە ئاینیەکان داوە بە تایبەت لە دەشەوی کۆتایی ڕەمەزاندا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێک شەوانی لەیلەتول القەدر ڕۆژەکەی بە ڕۆژوو بێ و شەوەکان زیندوو بکاتەوە بە تاعات و عیبادەت خوای تەعالی لە هەموو گوناهەکانی خۆشە بێ و فەرموویەتی شەوانی لەیلەتول القەدر خوای تەعالی کردوێتی داخیری کۆتایی دەشەوی مانگی ڕەمەزان کە فەرموویەتی لەو دەشەوانەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەختێ کە خۆی لە ژیانە بوو خێزانەکانی هەمووی بەخەبەر هێنا لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانە هەمویانی بە تاعات و عیبادەتەوە مەشغوڵە کرد. مزگەوتی حاجیحان پێشی 150 ساڵ پێش ئێستا دروست کراوە و ساڵی 1961 نوێ کراوەتەوە. ساڵانی 1950 زانای گەورەی کورد مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس بۆ چەند ساڵێک لەم مزگەوتە ژیاوە و وانەی تێدا وتۆتەوە و پێشنوێژی تێدا کردووە.
هاوژین جەمال کوردستان 24 سلێمانی الله خودش همیا قبیل کت مهمیا پیک و عبادت کرین مهمیا پیک و کون وقت بحثی هر عمل سلیمانی بمینه و جاری وکم بابت کلی بحث کن سالانه وکم نریته که تایبت بشک جمع مستعد آینی ولاتی جو چندین کساتین بازار سلیمانی دو ماهی که روز هیوا رمضان پیروز دیم جبوی کو هیوی ببینن تایبتی جی برای خودنا یعنی جیه که آنجی گره که تایبت کو شاخی گلازر ده تایبتی جی اول داره چاف دریا در کفتنا هیویت کن که آیا دیبت دو ماهی که هیوا رمضان یا آنجی دیبت جشن ایدی یکم روزا جشن رمضان پیروز جیب دیتنا هیویت دیار کردن او جهه تایبتی جی به دوریا 25 کیلومتران که باشور بازار سلیمانی باوردی چاویان لە خۆر ئاوابوون دریوە کاتی خۆر ئاوابوون ئەو چەند خولەکە چارەنووسسازەیە کە تێیدا دەتواندرێ مانگ ببینرێت چەند کەسایەتیەک و بەشێک لە هونەرمەندانی شار بانگێشکراون بۆ بینین و ئاشنابوون بە مێژووی گڵە زەردە ئێمە دێن شوێنەوارەکە ئەناسێنین بەڵام خۆمان وەکو ڕاستپێراو لەلایەن لێژنەی باڵای بینینەوە بە ئامێری خۆمان بە دووربین بە تەلیسکۆپەکەشمان کامری لەسەر لە کاتی بینینی مانگا وێنە ئەگیری ئەگەر نەش بینین مووقفی ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردە ئەجوێزینەوە بۆ لێژنەی باڵا ئەوانیش لە دوای وەرگرتنەوەی سەرنجی لێژنەکانی تر ئینجا بڕێڕدن بڕیار لای ئێمە نییە بەردی ئاگرین مێژوەکەی بۆ زیاتر لە 350 ساڵ پێش ئێستا دەگەڕێنرێتەوە کە شێخ حەسەنی گڵەزەردە بۆ چاودێریکردنی مانگ بەکارهێناوە ئێستاش دوای تێپەڕبوونی چەندین ساڵ هێشتا گڵەزەردە لەلایەن لیژنەیەکی تایبەت ببینینی مانگ بۆ دیاریکردنی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان و یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزان بەکاردێنرێت ئێرە شوێنەواری ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردەیە نزیکەی ئەتوانم بڵم زیاتر لە 350 ساڵ پێش ئێستا لە زەمەنی شێخ حەسەنی گڵەزەردە ئەم جێگەی ڕوانین بۆ شێخ حەسەنی گڵەزەردە لە ماوەی 36 ساڵ خەباتە بە چواردەوری ئەم شوێنە کە تایبەتی کردو بە ڕوانین 365 شوێنی قرنجاندی کردو بۆ ڕۆژەکانی ساڵ چونکە مانگ بۆ هەموو ڕۆژێک شوێنی جیاوازی هەڵهاتن و ئاوابوونی هەیە بۆ ئەوەی بۆ خۆی و دوای خۆی کەس ماندوو نەبێ بە دوای گەڕانی مانگە چونکە مانگ مەودایەکی کەمی ئەمێنێ مەودایەکی کەم ئەمێنێتەوە لە دوای ئاوابوونی خۆر شێخ حەسەنی گڵەزەردە مامۆسایەکی ئاینی و شێخێکی تەوەسف و زانایەکی گەردووناز بووە لە سەردەمی خۆیدا جگەل لە بورجەکەی شاخی گڵەزەردە ڕۆژمێرێکیشی دروست کردووە لەسەر دیواری باکووری مزگەوتی گڵەزەردە کە تێیدا ڕۆژە سارد و گەرمەکانی ساڵ و ڕۆژ و مانگەکانی تێدا دیاری کراوە تاکو ئێستاش بەکاردێنرێت دالیا کەمال کوردستان 24 سلێمانی دیتنا هیویجی پراسیجی سوانیه اب خوجی ری ورسمه تایبتی پێشوازی کردن جژن چێژێکی تایبەتیشی هەیە زۆر محمد من الهیویه ئێمە لێرە چاوەڕوانەکەین کە کەسانی پسپۆڕ و شارەزا مامۆستانی ئاینی ئەو کەسانی کە فتووا لەسەر بابەتە دەدەن بیبینن بەڵام ئەو کەسانی کە خۆیان دەچن چاودێریەکەن بە تەلسکۆپەکە زۆر چێژێکی تایبەتی هەیە کە تۆ مانگێک بە ڕۆژوو بیتە و چاوەڕی لەلایەن چەند کەسانێک و پێت ڕابگەێنرێت کە جەژنە سپاس بۆ خودێک و ئەڤروکەژی ئەم دێ پرۆژە بین یعنی هەیوە خوا ڕەمەزانە پیرۆز پسی ڕۆژێک و خودێ پرسخەمەکردین ئەم دێ تەمامکن ئیشڵا خودای قەبیل کرد هەمی مسلمان هەر عیبادەتێکی هاتێکردن بۆن سیح شەو و واسی ڕۆژاندا ئەم وێژا بەرەف جەژنی بەچی مێمای بتنی ئەڤروکە حاضریەتی نەکردنش بووی پێشوازیکردن جەژنا ڕەمەزانە پیرۆز هێشتا نەکەتیتنەوە جەژنێدا ئەم جەژناوە هەمیە پیرۆستین ئیشڵا هەمی ڕۆژێتە جەژن و کەیف و خۆشی بحثا جەژنێ بکەین ئەفشەر چاوت آیات قرآن پیروز دایانجی فرمودید پیغمبر صلی الله علیه و سلم حتی سردمی بخوشی صلی الله علیه و سلم کاچوا جشن هاتی نکردن گرینگیا جشنه ات آینه پیروزی اسلامی دا کو دو وقت جدا نبتایبتیشی جشنت مسلمان هم ده بحث کن افشا و میوانه که می تایبتی خود حس کرد او بخوشی بتایبتیشی یعنی چاف دیریه که باش مغرب کردن جوی دیتنو ندیتنه هیده شیخ ابراهیم برزنجی ڕێوەبەری ئیرشاد و توێژینەوە و ژبەرکردنە قورئان و پیرۆز ئەفشەوەت گەلمەدانە گەلە گەلە بخیرات المامۆستا خدای ئینشاءالله ڕۆژی و نوێژ و تاعاتی و قبیل کرد تقبل الله منا ومنكم صالح الأعمال بارك الله دەستان خۆش
خودش ڕازی سپاس بۆ میوانداریەکەتان وەلو هێشتام نەکەتینێتەوە جەژنێتە جەژنەوەژی پیرۆز ڕەنگیان سوبایی کردن ئێوەش پیرۆز بن بەرەو سەرکەوتن ئینشاءالله زۆر سپاس دەکەین. جا مامۆستا بابزین گرنگی جێژن لە ناو ئاینی ئیسلامە چۆن باسکراوە لە ڕووی دەقی قورئانی و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. من لە سەرەتا بە ناوی خۆم و بە ناوی وەزارەتیشەوە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سوپاسێکی بێپایان بۆ کەناڵەکەتان بەڕاستی لە ماوەی ئەم سی شەوەیە هەردووکتان ئەوانی کەوا لە پشتی کامیرەوەن ئەوانی کە کارەکان بەڕێوە ئەبەن سی مامۆستای ئاینیتان بان کردووە بۆ بەرنامەکەتان جێگای دەستخۆشیە جێگای پێزانینە و ئەرکەکەتان ئەرکێکی زۆر پیرۆزە و تەوەرەکانتان کە هەڵدەبژێرن ئێمە چاودێریمان کردووە تەوەری زۆر زۆر کۆمەڵایەتی و باسی ڕۆژی هاونیشتیمانیانی کوردستان و مسلمانانە فمن دووبارە دەستخۆشیتان لێ دەکەم و بە هیوای سەرکەوتن ئینشاءالله بۆ بەرنامەی باشتر و چاکتر بەڕاستی جێی خۆتان کردووەتەوە لە دڵی هەموو هاونیشتیمانیانە بەرنامەکەتان زۆر سەرکەوتووە و لای مامۆستایانی ئاینیش جێگای تەقدیر و ڕێزە و لایەن وزارەتیشەوە جێگەی ڕێز و تەقدیرە بۆ بەڕێستان زۆر سپاستان دەکەم خزمەت سپاس تەبیعی لە ئاینی ئیسلامی پیرۆزدا خوای تەبارەکە و تەعالا کە ئەمرەکانی فەرز کردووە لە سەرمان بەڵام پشوشی بۆ ئینسان داناوە و شێوازەکەیشی باس کردووە بەڵام ژیاننامەی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی بە عەمەلی نیشانی مسلمانانیدا کە ئاینی ئیسلامی پیرۆز تەنها عیبادەتی قورس نییە تەنها ئەوە نییە کە ئینسان دائیمەن خەریکی عیبادەت بێ و تەنها خەریکی ئەوە بێ کە ئەمرەکانی خوای تەبارەکە و تەعالا لە ڕووی هیلاک و ماندووبوونەوە جێبەجێ بکە بەڵکو پشوویەکشی پێیانداوە لە دوای دوو عیبادەتی گەورە یەک لەو عیبادەتە گەورانی کە خوای گەورە فەرزێکە و ڕوکنێکە لە ئیسلامە ڕۆژوگردنە خوای گەورە لە کۆتار ڕۆژەکانە ڕۆژێکی دیاری کردووە بە ڕۆژی جەژن جەژنیش بە معنای لغەی عەرەبی ئەگەر پێناسەی بکەین بە معنای خۆشی و شادی دێ بۆیە زانایانمان کە باز دەکەن ناوی شەوی جەژنیان ناوە و ڕۆژی جەژنیان ناوە ڕۆژی خەڵات یەوم الجائزە وخوای گەورەش لە قورئانە لە کۆتایی سوورەتی ئاەتەکانی ڕۆژوگردنە ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم أخوي تبارك وتعالى داوي أومان لك كعدة رجومان طواو كرت بتكبير الله أكبر زياتر داوى عبادة مان لدك ولا حاجة كاتي أخوي تبارك وتعالى رجومان أواني كفريزي حج بجدكن خو فرمودكان همو دقة كان أويك هركسي حجي كرت هركسي رمضاني كرت كمن صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بۆ خوای تەبارەکە و تەعالا لە دوای ڕۆژوو پێمان دەڵێ تەکبیر بکەن زیکر و یادی خوا بکەن لە حەجیشدا هەمان شتمان پێ ئەفەرمێ ثم أفيضوا من حيث أفاض الناس کاتێکەوە باسی تەواو بوونی پرۆسەی حەج دەکا ئەفەرمێ زۆرترین زیکر و یادی خوای تەبارەکە و تەعالا بکەن سوالەکە ئەمەیە بۆ خوای گەورە لە دوای هەردوو پرۆسەکە لە ڕۆژی جەژنەکانە داوای عیبادەتمان لێ دەکا ئەوەیە بابەتەکە یەکەمیان خوای تەبارەکە و تەعالا ئەو ڕۆژێکی پیرۆزە پێویستی بەوەیە کە یادی بکرێتەوە عەبدەکان نزیک بنەوە لەخوا و خەڵاتەکانی خۆیان وەربگرن و فەردەقی فەرمودەکانی پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وەسەلام تهدیدی کردووە وەکو ئاینی ئیسلام چۆن ئاینەکانی تریش جەژنیان هەیە ئاینی ئیسلامیش دوو جەژنی هەیە جەژنەکانی یەکەمیان بریتێ لە جەژنی ڕەمەزان دووەمیان بریتێ لە جەژنی قوربان و ئەو ڕۆژانە ڕۆژێکی پیرۆزن هەستی ئینسانی مسلمان دەجوڵێ بەرەو مەرحەمەت بەرەو خۆشەویستی بەرەو یەکتر قبولکردن بەرەو زۆر لەو بابەتانەی کە لە ڕۆژەکانی ترانی ئەویش دەلالەت لەسەر ئەوەدا کە خوای تەبارەکە و تەعالا بە چاوێکی ڕەحمەتەوە تەماشای ئەو ڕۆژەی کردووە ڕەحمەتەکەی خۆشی بەش کردووە لەم مسلمانان مامۆستا بەس یعنی حتا دیوارکردنە ڕۆژێ جەژنیشدا بەڵێ حکمت چییە و یا بەرزەیە مەسەلەن حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم بێژێت صوموا لرؤيته وافطروا لرؤيته يعني هينجي بخوج يعني توان لجنه ودابوينات چ گريداي بغداد حتى بيوندي و راسته خود قال السعوديه عربستان السعوديه جبوا ديار كنا روج الججني حكمت جوي چندي چه بوچي ام سحكينه هيوي كا ديار بتياننا يعني بري ام خوب كينات ناف روج الججني بخوجي ده بله لراستیدا ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف هەمانگەیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ لێژنەی باڵای بینینی مانگ لە وەقفی سنی عێراقی و لە ڕێ ئەوانەوە لەگەڵ چەندین وڵاتی عەرەبی ئەو وڵاتانی کەوا خەتی تەماسیان لەگەڵ ئێمەیە هەیە و خەتی مانگ بینینیان لەگەڵ ئێمە یەکە ئەو بابەتە حکمتەکەی ئەوەیە کە خوای تەبارەکە و تەعالا لە سەرزاری پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرموویەتی صوموا لرؤيته وافطروا لرؤيته بابەتێکی تەعەبودیە
مانگی هجری ئەو مانگانەی کەوا پێی دەوترێ قەمەری دائیمەن تعامل لەو سەردەمەیە بە مانگی قەمەری کراوە کە مانگە قەمەریەکان بەپی توانا و عقلیەت و ئەو کەرەستانی کە لە بەردەست مرۆڤەکانە هەر کاتێک گەیشتنە ئەوەی کە سەیری مانگ بکەن و بۆیان دەرکەوێ مانگ چییە ئەو کاتە ڕۆژۆکەیان واجب ئەبێ جەژنەکەیش واجب ئەبێ حکمەتەکەی ئەوەیەکەوە ئینسانی مسلمان وەختێکی محدد دەبێت و عیبادەتەکە ئەنجام بدێ وەکو نوێژ وایە ڕەنگە ئینسان هەبێ لە کاتی نوێژی بەیانە حەسکە 20 ڕکات بکە بەڵام خۆی گەورە فەرموویەتی 2 ڕکاتم بۆ بکە ڕەنگە ئینسان تااقەت و توانای هەبێ لە ماڵەوە بێ لە باتی 5 فەرز ڕەنگە 20 فەرسی بۆ بکرێ بەڵام خی تەبارەکەوە تەعالە لە 5 فەرز زیاتری قوبوڵ نییە ئەسڵەن بە بیدعیدا ئەنە ئەگەر زیادکەین بۆیە ئەو بابەتانە تەعبودیە دەستکاری ناکرێ بەڵام عیلم هەرچەنێ پێش بکەوێ بۆ بەدیهێنانی ئەو بابەتانە ئەوە لە قازانجی ئینسانی مسلمانە ئەمساڵ فەلەکیەکان هەر لە 16 ڕەمەزانەوە ئێمە بە حکمی ئەوەی کەوا کۆنتاکمان لەگەڵ فەلەکیەکانیشا هەیە مەراکزی فەلەکی وڵاتانی عەربی هەیە ئیسلامی هەیە لە ڕێی ئەو لیژنەی مشتەرەکەی کە لە بینی وەزارەتی ئەوقاف کە لیژنەیەکی باڵامان هەیە بە سەرۆکایەتی جەنابی وەزیر و لەگەڵ ئەو لیژنە باڵایی کەوا لە وەقفی سونی عێراقیە هەیە ئەوان لەگەڵ فەلەکیەکانی لە کۆنتاکا بووین لە 16 ڕەمەزانەوە دەرکەوت کە ولادەتی مانگ ناکەوێتە ئەم ئێوارەیەوە ئەکەوێتە ڕۆژی نزیکەی ڕۆژی چوارشەمەوە بڵێن حالەیە کە ئینسان ببیندێ وە کەوکەبی زەهرەش لەو ڕۆژانەیە پێشێری کرایە هەر لە یەکەمین ڕۆژی ڕەمەزانەوە ئەوانی کەوا ئیشان ئەو فەلەک و ڕستدا دەکەونە چاودێری ئەوەی کەوا بزان مانگی شەوال کەی لەدایک دەبێ کەی دەبیندێ وەختەکەی کە طبعاً هەمووی حساباتی دقیقە بە ئیشی فەلەکیات و بە نازوری گەورە گەورەی بە قووەتی ئێستا حالێن وڵاتی سعودیا زۆر لە وڵاتان ئەمینزاری زۆر بە قووەت و بەهێزیان هێناوەکەوە بە دیقەتەکەی دەکەێتە ڕادێکی زۆر باش هیچ شک و گومان لە دڵی ئینسانی مسلمانە دروست نابێ و ئێستا مەجامیعی فقهی ئیسلامیش لەگەڵ ڕەئی فەلەکیەکانە زۆر جار ڕێک دەگرن لەبەرەوەی بە عیلم دەتوانرێ ئینسان ئەو مانگە ببینێ ڕەنگە نەتوانرێ بە چاو ڕەنگە لە وڵاتان نەبینرێ ئەگەر نەبینرێ ئەو دلیلی کە فەلەکیەکانیش هەیەە دەبێتە بابەتێکی بەهێزکردنی ڕەئی شەرعەکە جاما مستابا بینە سەر خودی جەژن کە ئیدامەدەری ڕەمەزانە بە عیبادەت حسابەکرێت چونکە ئێمە یەک مانگی ڕێک بە ڕۆژوو ئەبین جا دواتر داوای لێخۆشببوون لە یەکتریەکەین گردن ئازادی لە یەکتریەکەین مەبەست چییە بۆچی ئێمە خۆ پاک بووینەتەوە لە گوناه بۆچی لە یەکتری داوای گردن ئازادی بکەین ئێمە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا دوو ماف هەیەکەوە ئینسان دەبێ ئاگاداری بێ یەکێکیان مافێکە لە بین خۆی و خوایە ئەو خی تەبارەکەوە تەعالا بۆ کەس نییە تەداخل بکە لە بینی من وەکۆ بەندی خوا و لەگەڵ خالقی خۆمە من پیاوێکی خراپم گوناهبارم تاوانبارم ڕەنگە تەقسیراتێکم هەبێ لە ئەنجامدانی عیباداتە بەڵام ئەو خۆی فەرموویەتی لە فەرمودەیەکی قوچیە ئەگەر بێت و گوناه و تاوانەکانتان ئەوەندە زۆر بێ ئەگەر بگەیتە دەرگاکانی ئاسمانیش ئەگەر بە داوای لێخۆشببوونم لێ بکەن من لێتان خۆش دەبم ئەوە مافێکە لە بینی عەبد و خی تەبارەکەوە تەعالایە خی گەورە غەفور و ڕەحیمە بەڵام مافێکەیە لە بینی ئێمە و بەندەکانی خوایە لە قیامەتە یاخود لە معاملاتی ئینسانە لەگەڵ ئینسانە لە قیامەتە خی گەورە دەڵێ ئەوە مافی فلان کەسە تا ئەو ڕازی نەبێ من مافەکەی خۆم واز لێ بێنە مافەکەی تۆ لەگەڵ ئەو کەسەیە بزانە دەگەنێت چی نەتیجەیەک بۆی ئینسان محاولە بکە ئەو مافە سڵحەکەی نەباتە قیامەت بینت لەگەڵ کەسێکانیە تعداد لە کەسێک کردووە زڵمت لە کەسێک کردووە ڕۆژی جەژنیش خۆی هەر ڕۆژێکە بۆ ئەوە دانراوە کە ئینسان سڵح تۆ مانگێکە بە ڕۆژی سڵحت لەگەڵ خوایە کردووە ئەو بابەتی کە جەنابەت باست کرد ئینسان کە مانگێکە هیلاکە بێشەو نوێژەکە ختمەی قورئانەکە خێرەکە سەدەقەکە ئەخلاق و ڕۆشتی جوان دەبێ خۆی لە درۆ بە دوور دەگرێ پەرژین بێ لە ڕوتان خۆی لە غیبەت بە دوورەکرێ دەلێ بە ڕۆژوم یعنی لە خەڵک دەبووری غەڵەتی بەرامبەر دەکە احترامن بۆ عیبادەتەکەی کە ئەوێ بینی خۆی و خوا چاک بکە ڕۆژی جەژن ئەو کاتەیەکەوە ئینسان چونکە ئاگادار بین فەرمودەی پێغەمبەرمانی عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای تەبارەکەوە تەعالا ڕاستە لە عەبدەکە خۆش دەبێ بەڵام بە چاوی ڕەحمەت تەماشای کەس ناکە دەڵێ خوایە یان فلان و فلان بینیان نییە قسە ناکەن پێکەوە دەڵێ من لێخۆشبوونەکەی ئەوان تەجیل دەکەم تا بینیان چاکە بێ بۆی ئینسان لە ڕۆژی جەژنە یەکەمین سنت ئەوەیە کە بتوانێ گردن ئازایی خۆی لە هەموو کەسێکا بکە
و سەحابەکانی پێغەمبەر لە ڕۆژی ژەژن عەلەیهی سەڵات وەسەلام یەکیان دەبینی دەیانوت خوای گەورە عیبادەتەکەی ئێمە و ئێوەش قبول کە گردنی ئێمە ئازاکەن و گردنتان ئازابی. پێغەمبەری خوا وا فێریانی کردبوو چونکە ڕۆژێکی گەورەیە، ڕۆژێکی پڕ لە بەهایە لای خوای تەبارەکە و تەعالا. حتمەن ئینسان لەو ڕۆژەیە دڵی وەکو ڕۆژەکانی تر نییە. من لە بیرمە لە وتارێکدا وتارم دەدا باسی هاندانی خەڵک دەکرد لە جەژناوا بێ، دەرچوم ئەختیارێکیان بۆم هێنا زۆر بەتەمەن بوو، کوڕەکانی دەستیان گردبوو، داشەق لە بندەسی بوو، ئەگریە وتی کاک شێخ وەڵاهی من 27 ساڵە لەگەڵ خوشکێکما بینم نییە، 27 ساڵ، بەڵام قسەکانی تۆ تەسیری لێم کرد. ئێستا لێ ڕوون نوێژی جەژن بووتی ئێستا لە لێرەوە ناڕۆم بۆ ماڵی خۆم، دەچم خوشکەکەم بە پێی پەتیش دەڕۆم بۆ لای بەشکم قبولم کام لێم خۆش بێ. ینی قسەکردن، نەسیحەتکردنی مامۆستایانی ئاینی ئەوانەی کەوا لە ماڵەوەن، برایە، خوشکە، کەسە، کارە، لە ناو عشیرەتێکە، لە ناو خەڵکانێکە، ئەمانە دائیمەن هەوڵ بدرێ بۆ ئەوەی کەوا سڵحی بینی دوو کەس بکەن، دوو قسەی خێری تیا بکەن. یعنی ئینسان خوای تەبارەکە و تەعالا پلەپایەکی زۆر گەورەی بۆ داناوە بڵێن وەسڵح و خەیر. خوای گەورە دایمە ئەفەرمێ خێرە ئینسان سڵح بکە، خێرە ئینسان محسنە، بە محسن ناوی بردووە لە قورئانە کە لە یەکتری ببورین. و ئەوەیشی خۆشە ئینسان کە لە یەک بوورە دەبێ نزیکترین کەس دەبێتەوە لە خوای تەبارەکە و تەعالا لەبەر ئەوەی والكاظمين الغيظ والعافين عن الناس. خوای گەورە ئەمری پێکردووە کەسێک کە تووڕەبوونەکەی نوقمدا و خەڵکی عەفو بکە، خوای گەورە فەرمێ من لەگەڵ ئەوانەیە نزیکی خوا بێتەوە. مامۆستا هەر زارۆکین یاخۆ حتا نوکەژی حتا مازنجی لێ تێن گەلە جارە یعنی تێتە سەرزڕەمە بوچی سێ ڕۆژ هەیڤار یعنی پشتی هەیڤا ڕەمەزانە پیرۆز جەژنە پشتی یعنی حەجیجی چنە مۆڵا خودێ 4 ڕۆژ جەژنە باشە دیارکردنەوە ڤان ڕۆژار سەردەمی پێغەمبەری بیا سڵاو مەبەست بێت چێ یعنی سێ ڕۆژ بێنە دیارکردن یانژی ئەو دەربازبوونە دەمی هوساتینە دیارکردن ئەفڕۆژێت. بەڵێ طبیعی دیاریکردنی ئەو ڕۆژانە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام بە عەمەلی چی بینراوە ئەو هاکراوە. خۆی ڕۆژی جەژنی ڕەمەزان مدە شەرعیەکەی لە بڵین لە دوای مەغریبەوە ئێستا ئێمە سبەینێ بۆ تەراویح ناکەین، هەر لە دوای مەغریبەوە داخل بە جەژن دەبی. ئەو شەوە شەوێکی گەورەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئەو شەوە بە زوندوی ڕابگرن، هەر کەسێ ئەو شەوە بە زوندوی ڕابگرێ عیبادەت بکە خواپەرستی بکە لە قیامەتە خوای گەورە زندوو ڕای دەگرێت، دڵی زندوو ڕادەگرێت، وریای دەکاتەوە لێشی خۆش دەبێت. حساب ئەوژی هەمە لەیلەت القەدر لەیلەت وەکو ئەجرەکەی زۆر گەورەیە، یعنی یەکێ لەو شەوە گەورانەیە کە لە ساڵەکەیە توشمانە بێ، هیچی کەمتر نییە لە ئەجری لەیلەت القەدر شەوی جەژن. بۆی لە نوێژی مەغریبەوە داخل دەبین، بەڵام لە دوای نوێژی عەسرەوە مدەتی ڕۆژی شەرعی جەژن تەواو دەبی. بەڵام ئەو دوو ڕۆژەی ترکەوە عولەما و فوقەهان دایانناوە کە ئیلحاقیان کردوتە ڕۆژی جەژن لەبەر مبارەکی ڕۆژەکە. بەڵام لە حەج فەرقە، لە حەج بە عەمەلی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەقی هەیە، لەبەرەوەی شەعیرەیەک هەیە پێی دەوترێت قوربانی. ئەو قوربانیە لەو 4 ڕۆژە دەکرێت، مدەتی بۆمان داناوە و توێتی لە عینەن لەو مدەتەوە کەوا داخل بە مەغریب دەبین ئەو ڕۆژە دەست پێ دەکا بۆ کۆتا دوای عەسری ڕۆژی چوارەمی جەژن. زانایان وتوانە ئەو 4 ڕۆژە ڕۆژی جەژنە لەبەرەوەی ئەو شەعیرە گەورەی تیا بەس هەیڤا ڕەمەزانە پیرۆز سەردەمی پێغەمبەر سڵاو سەر بن هەموو یەک ڕۆژ بێ، یەک ڕۆژ بووە، یەک ڕۆژ بووە لەبەر ئەوەی هەر دەقە شەرعیەکان کە پێمان دەڵێ ڕۆژی جەژن بۆیە تەکبیراتی جەژنیش لە دوای نوێژی مەغریبەوە دەکرێت تاکو نوێژی عەسر، لە عەسر بەدواوە تەکبیرات ناکەین لە دوو ڕۆژەکەی تر، لەبەرەوەی لە ناحیە شەرعیەوە ئاو هەیە. بەڵام لە ناحیەی ئەوەی کە هەروە هاتووە لەو سەردەمەوە وەکو عورفێکی عولەما و زانایان لەبەر گەورەی ئەو ڕۆژە مبارەکە دوو ڕۆژتریان ئیلحاق کردووە وەکو ڕۆژی جەژن، بەڵام بەعتیبار بە دەقە شەرعیەکاننا بەعتیباری عورف و عادەتی خەڵکانی مسلمان کە پێیان باش بووە بیکەنە 3 ڕۆژ. مامۆستا وەلیعفو وەلیەصفحوا عەلى ئەن تحبون الله ئەن یەغفر لەکم. لەگەڵ ئەم دەقە چۆن لەگەڵ لە کاتی کۆرۆنا مامەڵە بکەین؟ خۆ دەقێکە کە ئەمریەوەمان پێکات کە تەوقە لەگەڵ یەکا بکەین، لە یەک نزیک و مسافەحە بکەین لەگەڵ یەکە، چۆن ئەمە لەگەڵ کۆرۆنای ڕێکی بخەین؟ طبیعی قسەکەت زۆر جوانە. ئێستا خانەی دادی فتوای وڵاتە ئیسلامیەکان ڕێنمایی نوێیان دەرکردووە بۆ چۆن بەسەربردنی بابەتی ڕۆژی جەژن لەلایەن مسلمانانەوە لە سەردەمی کۆرۆنا. طبیعی ئێمە هەمومان دەزانین ئێستا بارودۆخێکی نەخوازراوە،
بەپێی ئەو ڕێنمانێکەوە برات تەندروستکارەکان بە ئێمەی دەڵێن دەبێ ئینسان بە پێی گویان بکە ڕێی شەرعیش لەگەڵ ڕێی تەندروستیە هیچ جیاوازێکی نییە. ئادابی جەژن زۆرن، ئادابی جەژن یەک لەو ئادابە گەورانی ئەوەیە کە ئینسان ڕۆژی جەژن خۆی بشوە. طبعاً ئەوەیش لە ڕووی تەندروستیەوە شتێکی زۆر زۆر باشە ئینسان بە خۆششتن بچێ بۆ مزگەوت یاخود بە خۆششتن پێشوازی لە جەژن بکە. دوو جلێکی جوان و خاوێن بکاتە بەری لە ڕۆژی جەژنە لە دەقە شەرعەکاناتەوە، بەڵام ئێستا دەڵێن کەمامەیش هیچە لە ئادابەکانی جەژنە کە دەبێت ئینسان بیکە. ئەوە خۆت دوور بگری لە خەڵکی لە ناو نوێژە هیچە لە ئادابەکانی جەژنە. بەرماڵی شوێنی دوگور بڵێ ئەوەی کەوا شوێنی نوێژەکەی خۆتە پێ دەبێ لە ئادابی جەژنە. نەخۆش بی کە نەڕۆی ئەوە خێرت دەگاتێ لە بەروی خەڵکان عزیێت نەدەی. نوێژی جەژن دروستە ئینسان لە ماڵی شەوە بیکە و بۆی کرا بچێتە مزگەوتیش خێری دەگاتێ، بەڵام دەتوانێت بۆ خۆی و خێزانەکەیشی لە ماڵەوە شێوازەکەی زۆر ئاسانە. ڕکعاتی یەکەم تەکبیرە دەکا حەوت جار دەڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، سورەتی فاتحە و سورەتی ئیخلاص بخوێنێ، ڕکعاتی دووەم 5 جار ئەو تەکبیرەیە دەخوێنێ، سورەتی فاتحە و ئیخلاص دەخوێنێ، ئەوە نوێژی جەژنە. دەتوانێت لە ماڵی شەو ببێتە ئیمان بۆ خاوخێزانی خۆی ئەگەر بترسێ لە نەخۆشی، ئەگەر بترسێ لەوێ تووشی عزیێت بێ. ئادابی لە ئادابەکانی جەژن ئەوەیەکەوە داوای گردن ئازایی بە پێی کردداری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە یەکتری، بەڵام ڕێنمایی تەندروستی پێمان دەڵێ مسافحە مەکەن، ماچی یەکتری مەکەن، لەبەرەوەی ئەو نەخۆشیە دەگوازرێتەوە بۆ شێوازە کەواتە موسڵمان دەبێت پابندی ئەو ڕێنمایش بێ کە لەم سەردەمەیە ماچی یەکتری بکەین وەنا کۆبینەوە لە شوێنەکە بە تایبەتی وەنە مسافحەیش بکەین. ئاها دەست بگریتە سینگەوە ئەوە سەر هەموویەتی سڵاوە لە یەکتری بکەین، ئەوەش ئیکتیفایە، یاخود وەڵامی یەکتری بدەینەوە بە شێوازێکی باشتر. ئەوە ئادابەکانی ئەم سەردەمە دەبێت ئینسان ڕچاوی بکە بە پێی ڕێنمایی تەندروستی بابەتێکی شەرعی جێبەجێ دەکەین و هەمووشی ئیسفادەی خۆمانی تێدایە. بەریا زیندوو جەژنشێک و پیرۆستکن ئەم گەلە جڕۆت بینین و گەلێکەوە بەر بڵاوە هەرێما کوردستانی یەکسەر بەرەف قەبرستانەوە بڵێ ئەvە تشتێک یعنی ئەم هەموو یعنی ڕۆژکەوانە بێژین درستە یان خەلەتە حەلالە، یعنی مەسەنە تو ساڵی هەمیە نەچیە سەردانە قەبرستانی بکی هەموو ڕۆژە جەژنێدا بچی. بڵێ و ئەگەر خەلەتە گوناهاوی چییە؟ طبیعی ئەو بابەتی کە جەنابەت باس دەکەی لە گۆڕستان، بابەتی گۆڕستان لە ئیسلامە سنەتە ئینسان سەردانی گۆڕستان بکە و وەختەکەی کە تهدید کراوە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام دوای نوێژی جەژن سەردانی گۆڕستانی کردووە، کوردستانی بەقیع چوە سڵاوی بۆ ئەهلی قەبرستانەکە ناردووە بۆ ئەو سەحابە و خزم و کەسوکارەی خۆی کەوە لەو قەبرستانە بوونە، بەڵام لە دوای نوێژی جەژن چووە سەردانی ئەو شوێنی کردو. ئێمەش دەڵێن سنەتە ئینسان بچێتە گۆڕستان، بەڵام بە شێوازێکی جوان هیچ بابەتێکی تیانە بێت کە پێچەوانەی شەریعەت بێ و هیچ کردارێکی تیان نەکرێت کە پێچەوانەی ئادابی شەرعی بێ. مەبەستە ملڤێرە گەلە جۆرە مامۆستایتۆنی دەبێژن ڕۆژە خۆشیە بلۆ نەبێتەوە نەخۆشیە بڵێ هەفتدوودگرن ڕۆژەکە خۆشیە دە مرۆڤ شتە قەبرستانی و گری هەبێت و طبيعي دل نەخۆشی هەبێت بەدەقی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ئەوەی کە لە ناو گۆڕە دڵی زۆر بەوە خۆشە بێ کەچی سەردانی دەکەی، ئەویش نەوەیەکە لە گەیاندنی خۆشی بۆ مردۆکە، چونکە مردوو ئاگای لە زیندووە. ئینسان کاتێک کە دەچێت سەردانی گۆڕستانێک دەکا سڵاوی لێ دەکا دوعای خێری بۆ دەکا، ئەو مردوو ئاگای لێ کە کوڕەکەی هاتووە، کە خێزانەکەی هاتووە، کە نەوەکەی هاتووە، کە براکەی هاتووە، ئەویش دڵی پێخۆشە بێ. ئەو ڕۆژە پێچەوانی ڕۆژی جەژن نییە، بەگرە یەکێکە لەو ئادابانی کە ئیسلام ڕێی پێداوە کە ئێمە کەسوکاری خۆشمان لەبیر ناکەین لە ڕۆژە خۆشیەکانە، خۆشیەکەی خۆشمان دەبینە لای ئەوان، بەڵام بە پێی زەوابەتی شەریعەت بە پێی زەوابەت و ئادابی شەرعی ئیسلام دەڕۆین لە پێشا سڵاوێک دەکەین. پێغەمبەری خوا عادەتی وابوو عەلەیهی سەڵات وەسەلام سلام علیکم دار قوم المؤمنین ئەنتم السابقون ونحن اللاحقون بكم إن شاء الله. دوای دوعای خێری بۆ قەبرستانەکە کردووە. ئەوەیش ئادابێکە لە ئادابی جەژن، ئینسان لە دوای نوێژی جەژن بتوانێت سەردانی گۆڕستان بکە و مردوەکەیش دڵخۆش دەبێ پێی. زۆر باشە ماوەستا هەر گرێدراوی ئەم بابەتی کەسانێکە لە دنیا نەماونێ مەچین سەردانیانەکەین، بەڵام هەندێکی تریشان عادەت و تەقالیدی خۆمانن، یان جاری وایە زیادەڕەوی ئەەکەین لە هەندێک شت زیایی ئەخەینە پاڵ بۆ نمونە
خەڵکێک یەکەم ساڵە کە کەسێکی لێ ئەمری خوای کردووە لە دنیا نەماوە ئەڵێ نەچینە ماڵەکەی بە گریان ئەمە نۆجەژنێتی یان جەژن ناکاتەوە ماڵە چێژ لێ نانێت هەرچەند چێژ لێنان باوەڕاکەم زۆر واجب بێت وەکو سونەتێکە بەڵام چێژ لێنانێت خۆشی ناکات لەبەرێکە کەسێکیان لێ ڕۆشتووە ئەمە لە ڕووی دینەوە چۆن لە ڕووی ئاینی ئیسلامی پیرۆزەوە تازێ بریتێ لە 3 ڕۆژ ڕێگە پێدراوە اختلافی تیا لە بینی ڕۆژێک تا 3 ڕۆژ تا 5 ڕۆژ بە پێی دەقەکان بەڵام وارد نەبووە لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە ڕۆژی جەژنا بە تایبەتی دانرابێ بۆ ئەوەی کەوا تازیەکە نوێ بکرێتەوە بەڵام بابەتێکەیە ئێمە بابەتەکە ئەوەیە کە دائیمەن دڵنەواییکردنی ئەهلی مەسائب سنەتێکی جوانە یا دڵنەواییکردنی کەسی نەخۆش سنەتێکی جوانە ئەو کەسانی کە ئازیزێکیان لەدەستداوە ئێمە دەتوانین سەردانیان بکەین بەڵام نەک بە ناوی تەعزیێ و بە ناوی یەکەم ساڵ و بەو بابەتانە ئەو شوێنیش ئێستا بە پێی ڕێنمایی سەردەمی کۆرۆنا بڕواتان بێ ئەوەش ڕەنگە زەرەر بە خەڵکی بگەێنێ فبۆیە باشتر وایە ئینسان ئەگەر بزانێت لەو شوێنانە خەڵکی نەخۆشی لێ یا تووشی نەخۆشی دەبن دەتوانێت بە تەلەفۆن ئیکتیفابێ بەڵام چەند کەسانێکی نزیکی ئەو خانەوادەیە با یا ئەوان بڕۆن جەژن لای ئەوان بکەن وەکو وتەعاونوا عەلە البر والتەقوە هاوکاری یەکتری بین بۆ ئەوەی کەوا خەمەکانیان کەم بکەینەوە یا ئەوان بهێنین بۆ ماڵی خۆمان بۆ ئەوەی کەوا جەوێکیان بۆ دروست بکەین ئەو عەزیزەیان کە لە دەست داوە لە بیری بکەن هەردوو حاڵەتەکە دروستە یان کەسێ من مەبەستیشم زیاتر لێ خۆیان ماڵەکە جەژن ناکەن بە هیچ شێوەیەک نە شیرینەیەکی تیاخرێتەوە نە پیرۆزبایەکی جەژن ئەکرێت وەکو ڕۆژەکانی تر ئاسایی گوناهبار نابن بەپێی ئەوەی کە خوای تەبارەکە و تەعالا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژی جەژن خواردنی خواردووە گەشت بووە پێکەنیوە قسەی خۆشی کردووە یعنی ئینسان ئەگەر پێچەوانی ئەو بابەتە بکە طبيعي مخالفي سنتي پیغمبري خوای کردو عليه الصلاه والسلام فبوي اما يعني دلين او كساني كازيان لدز داوا آسان نییە تا دڵیان چاک دەبێ باشترین شتیش بۆ ئەوان دوعای خێرکردنیانە بۆ مردۆکەیان خێر و سەدەقەکردنیانە لەو ڕۆژە مبارەکە دڵخۆشکردنی مناڵی یەتیمە دڵخۆشکردنی ئینسانێکە کە پێویستی بە یارمەتیە ئەوە باشترین کردارە بیکەی ئەینا جلی ڕەش و ئەینا دوورکەوتنەوە لە سنەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە هیچ بە مردۆکە نابێنی مامۆستا یعنی دا ڕۆژێ جەژنێژی بوومە عیباتەت بێنە حسێبکردن ئەم کوردیەدا یا بەر بڵاف ئاخفنەوەی جەژنەوە پیرۆز بێت بەڵێ نەستان یعنی پەیوە پێغەمبەری سڵاو سەر بن وەختێ چووی جەژن سەحابە پیرۆزکردی چۆ ئاخفتنێک بیە و چ تشتێک جەژنێدا قەدەغەیە ئەم نوکەت ناف کۆمەڵگەهەیە داد بینین گەلە جۆرە ئەم بۆدینی داد بیژین هەموو جەژنە یا بێ یعنی عیدە یا بێ قەیدە هیچ ئاساییە توزانم تێکەڵبوون هەیە کچ و کوڕ تێکەڵبوون مناڵ جغارە دەچێشی یعنی ئەو شتانە کە قەدەغەنە لە جەژن زیاتر دەکرێت بەڵێ ڕاستیدا بابەتی جەژن ئەو سوالی کە جەنابەت کردت لە ڕۆژی جەژنا یەک شتێک حرامە ئەوش ئەوەیە کە ئینسان نابێ بە ڕۆژوو بێ وەکو عیبادەت ئەوانەی کە ڕێگە پێدراون لە ئیسلامە سەردان مەسەلەن بەو ڕێنمانی کە باسمان کرد خۆشی دەربڕین لە بەرکردنی جلی جوان بەسەرکردنەوەی خۆشەویستان و ئازیزان حتا لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە بێ ئەو بابەتانە هەموو ڕێ پێدراوە بەڵام بە خلافی ئەوە کە جەنابەت دەڵێ کۆمەڵێش دەکرێت کە پێچەوانی شەریعەتە ئەوە ئینسانەکان خۆیان گوناهبار دەبن ئینسانی وا هەیە لە ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنا هەموو عیبادەتەکەی جەژنەکەی ڕەنگە لە کیس بدە ناتوانێت بیپارێزێ بەچی ناتوانێت بیپارێزێ احتمالی ئەو حاڵەتانەی کە جەنابەت باسی دەکەی ئەو حاڵەتانە تووشی خۆی بکە بۆ نمونە ئەگەڕێتەوە سەر ئەو کردەوە کردارانی کەوا لە پێش ڕەمەزان کردوێتی هەمان ڕۆژە بۆ زانایانمان دەڵێن ئێمە قەیدێکمان هەیە بۆ قبولکردنی ڕۆژ و علامەتێکی هەیە ئایا چۆن بزانم خۆ ئێمە کەسمان نازانین هیچی پیتاقەمان بۆ نەهاتووە و کەسیش پەیوەندی پێمانەوە نەکردووە و ناومانش لە هیچ دەستێکانیە کە بزانین ڕۆژوو و شەونێژ و ختمی قورئانمان قبول بۆ یا قبول نەبووە یەک کردارێکەیە یەک نەتیجەیەکەیە یەک علامەتێکەیە علامەتەکە ئەوەیە کە من لە دوای ڕەمەزان وەکو پێش ڕەمەزان نەبم پێش ڕەمەزان ڕەنگە نوێژم فەوتان بێ ڕەنگە پێش ڕەمەزان ئەخلاق و ڕەوشتم تۆزێک کەم و کوڕیتیا بێ ڕەنگە پێش ڕەمەزان خۆم نەبەست بێتەوە لە زۆر کردەوە و کردار بەڵام ئەبینی کە ڕەمەزانم گرت تەسیری لێم کرد
بۆ نمونە دەچم هەموو ڕۆژێک لە مزگەوت تا نوێژە ئیشا دەکەم بۆ نمونە سەدەقە و زەکات لە ماڵ و یارمەتیدانی هەژار و مناڵی یەتیم و خەڵکی کەم دەرامەت بۆ پیشەم خۆپاراستنم لە کردداری ناشیاو چوونی بۆ سەردانیکردنی مەواقعی خلاف مەواقعی خراپ و بە دوای جنێوی خراپ و یعنی شەڕە جنێوی فەیسبوک و مەواقعی خراپ شتی ناشیا و ڕفتاری ناشیا و سەرەکەی من کەسێکی ترم دەوروبەرەکەش هەستم پێکەن ئەو من 100% پێی دەڵم ڕۆژووی قبول عیبادەتی قبولە خواتەوە بەکەی لێ قبول کردووە بە پێچەوانیشەوە ئینسان وا هەست بکا کە بەست توێتی و برسێتەکەی ڕەنگە بۆ مابێتەوە کە بگەڕێتەوە هەمان بابەتی خۆی ئەو معنەی وای دەبێ بە خۆی بچێتەوە بەڵێ خواتان لێ ڕازی بێ و دەستان خۆش بێت شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێبەری ئێرشاد و توێژینەوە و ئەزبەرکردنی قورئانی پیرۆز ئینشاءڵڵا ئەم مانگە مانگی گۆڕانکاری بوو هەر وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنانەت لە کاتی ڕۆشتنیشی بۆ مزگەوت ڕێگەکەی دەگۆڕی ئێمەش لە سبەینەوە حتا تەنانەت بۆ ڕۆشتنی ڕێگەی مزگەوتەکە ڕێگەمان بگۆڕین بە ڕێگەیەکی نوێ بڕۆین دەستەکانت خۆش بێت زۆر سپاس خۆشحاڵ زۆر سپاسان زۆر سپاس مامای ئەبروکە دی بەرە بجەژنێوەچیم تایبەتیژی گەنج وان ڕۆژان گەلەگەلت مەژغولن یەکشوان جهێت کو ڕۆژانێن ئەنکی حتا ڕۆژە پێش جەژنیشدا کو گەلک قەرەباڵغی لێ چێت بێت خەلک قەستا سەر تڕاشخاناتکن خۆ جانکن بوو جەژنێ تایبەتیژی یعنی ڕەنگێکی قەرەباڵغی کەوسا چێت بێت زەحمە سرا بگەهتە مرۆڤی مرۆڤ توێ ڕۆژێدا سەری خۆ چێک تۆ هێشتانە ڕۆشتیش بە ملڤێری چێکرد نه من ئەو پرزگرێکە مشکلینە تایبەتیژی گەلە جارەحەتی وەلێتێت یعنی بەری هینگێ مەوعدێکی ژوانێکی بخوار گرنگ کە چه ساعتێکی چ وەختێکی بینە دەفەداک و پرچە خوچێکین کەدا بەرەف قەرەباڵغی سەر تڕاشخانە بە پیمزانی کە حالەی گەنجای چوایە یەک جوان جهن کو di nêzik cejnê da qerebalixiyeka zêde li ser e sertiraşxanene bi rengekê ku bênûre birîn bi zehmet bi dest dikevin di van rojan da karên sertiraşan jî gelek girantir û bi zehmettir dibin ji rojên pêşîn û asayî خودی کاری ما دائما روزان عید و عرفات زحمت است که ما همه حلقه الحمدلله ام شوله خود کن بس با زحمت ابو ما ام روزان ما سحور ساعت ده که 11 گتن حتی تم فطاره خود کن و هم تیم و حتی درنگی شف و دو معامل ما همه تلفون انه كما عدارن تلفون ديكتن فلان وقتی وارد دیدن سریع چکن خلاص راستی شب جشنه و نزدیکی جشنه خبسه که یک جور زورد که سر حلاقیه و هر مشتری که بیجی راستی وید سراخا بگیرد یان جی وید تلفون بگیرد سراخا بم بیست اگر نه بار که سرا ورانا گرد و خبسه که یک جور زور سر حلاقیه های الان که بالرنگێکی دەست ئێخستنەوە bi zehmet keftiye ku her kesê bixwaze serê xweş bûyî cejnê bitiraşe û karê ciwankariyê bike hinde qerebalixî peyda bûye ku divê ji vanê xwe werbigire heta bi şêvê çendê encam bide. راستی پێزگە مرۆڤ خوا جژنە ڕەمەزانی لێک دەدەن ئەم جا هەر کەسەکەتن سرا خوارد گیرن چ تەلەفۆنێ بچ سرەوە بتن ئەی خوا لێک دەم بوو جژنی زانێ ئەمە هەر چێگەرنە بەس بۆ ئەنی مرۆڤ هەند لازم ناگەت استعجال الحلاقی ناگەت دۆ ئەوژ نەبێت بۆ گرۆنیەک بۆ حلاقی نەشارتە شەو عیدێ لە ڕۆژێکە دوو ڕۆژ بەری هینگە سێ ڕۆژە بەلکیش بەری هینگە متن پێش وەقت موعد باشتر ناو حلاقه موقت هبن قالك باشترش حلقه كي هما روتيني بت يعني بس خبصه بتقرب ولا غبت جبر في ولسا كورونا يجي هندي حلقه تلفوني بتو موعد بت قالك باشتره خبصه بت اون قالك جور بابن جبر في فيروسي سەرتاشین و جوانکاریش بووی جەژنێ بوویە ji karên fer û pêdivî û her kes encam dide lewra qerebalxiya zor li dev sertiraşan peyda dibe û ew bi zehmet bi dest dikevin di rojanên pêşcejnê da.
ئیسلام یوسف کوردستان 24 زاخۆ. بەڵێ ئەویش سەرتاشخانەی پیاوان و قەرەباڵغیەکەی بەو هیوایی کە بەڕاستی ئاگاداری خۆتان بن کە ئەم شوێنانێکی قەرەباڵغە تەنانەت جەژنیش ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بۆی کە جەژن و خۆشیەکەمان لە دوای جەژن لێ تێک نەچێت. بەزان سبحان الله بوو ئەستێنۆک هەم ئیلا عەرەفۆتە دەچن سەری خۆچی ئاخر بەرینگە ئەزانی چسە بۆ خانمان وان نییە هەر کاتە بیبڕمجە فەیکەی قژەکە دیارە بەڵام ئێوە ئەو تازەیی پێوە دیارە بۆیە دابزانانی کۆلجێدی چاقەڕ سەبارەت بە سەرتاشین و ناو سەرتاشخانەکان باچینە سلێمانیش گومان ئێستا لەوێش قەرەباڵغێکی زۆر هەیە لە هەموو شار و شاشکەکان هەروایە جا لەوێ پامنێرمان ئارام بەختیارمان لەگەڵا ئارام ئەم کاتت باش شەوت باش پێش هەموو شتێک پێم بڵە خۆت سەرت چاک کردووە یان بەتەمای لەگەڵ ئێمە کە تەواو بوو دواتر خۆت سەری خۆ چاکەن لەوێ. بەڵێ سۆڤان سلااوتان لەوێت ژوان سلااو لە تۆش وەڵاهی مسرم نووسیوە دەمێکە بەڵام بڕیارە کاتژمێر سێ ئەمڕۆ سەرم بێ بەو پێی کە بە ناونووسین ینی لە دوای 20 ڕەمەزان و دەستکرا بوو بە ناونووسین و باشتریش وایە کە پیاوان وکو ئافرەتانی خۆشە باسە کرد چەند ڕۆژە پێش دەژن خۆیان چاکەن و سەردانی دەلاکانەکان بکەن. من ئێستا لە یەکێکم لە دەلاخانەکان لە شاری سلێمانی لێرە هاوڵاتیان بە تایبەتی تا درنگانێکی شەو سەردانی سەرتاشخانانە دەکەن بەگشتی لە شاری سلێمانی و دەمێننەوە و قەرەباڵغەیەکی زۆر هەیە ناونووسین هەیە لای هاوڵاتیان دەستی پێ کردووە. دەچمە لای ئەم وەستایە کە لێرەیە سلااوت لێبێ وەستا شاد ئەگەر پێمان بڵێ تاکەی دەمێننەوە لە شەوانی ڕەمەزان و ئێستا بازارتان چۆن؟ کاگارم گیان بەخێر بیت بەنسبەت شەوانی ڕەمەزانەوە تقریبا ینی ئەوە شەوانی پێش ڕەمەزان ڕاستە تاوەکو درەنگانی شەو ئەمانەوە بەڵام بەم دەڕۆژی ئاخیر زیاتر تا بەرەبیان ئەمێنینەوە و شەوی سەرچاکردنیشمان بە ناونووسینە و بەسەرەیە و لەم ڕۆژانەشە لۆدێکی زۆر لە سەرمانە لە بەدایبەتی لەم دەڕۆژی ئاخیرە لۆدێکی زۆر لە سەرمانە تاکێمانەوە تا بەرەبیان نەماینەوە و زایدەن چۆن بڵین هاوڵاتیان بۆچی ئەم کاتانە زیاتر دێن بۆ سەرچاکردن لەبەرەوەی خۆیان حازرەکەن بۆ جەژن و جەژنی ژیانی سەرچاکردن هەموو خەڵک خۆی حازرەکە حەزەکە جەژن بەشەیەکی شیک و تەرتیب دەرکەوێت بەم شێوەیە. دەستان خۆش سۆڤان ناونووسینەکەت لێرێ لای وەستا و شیار بابزانین ئەمە دەفتەرەکەیە ئەبزانی ناوی ئەمەشی ئەبێت یابێ بۆ پێی کە چەند ڕۆژە پێش ئێستا داوامان کرد بوو کە ناومان دروستن وەستا و شیار سڵاو لێبێ ناوەکەم لەکوێ بابزانێ دۆزمەوە کاگارم وەزم دوم ڕۆژی جەژن بۆ تۆم داناوە ئەسایە ناو لە خزمەتم کاگارم سعات چەند؟ سعات سێ شەو تا سعات سێ ژفان بۆی زان سعات سێ سەرەی مناوەستا و شیار سڵاو لێبێت پێمان بڵێ بازاری دەلاخانەکان لە کۆتا ڕۆژەکانی ڕەمەزان چۆنەوە ئێستا لۆدێکی زیاترتان لەسەر وەکو ئاگدارین بۆچی سیستەمی ناونووسینتان بەکارێنەوە؟ کاگەرم سێ چوار ڕۆژ پێش دەژن عادەتەن ئێمە هەموو ساڵێک بە تایبەتی ڕەمەزان یعنی لۆدێکی زۆرمان لەسەرە بەهۆی ئەوەی کە خەڵک خۆی ئاماداکە بۆ جەژن بۆی شیک دەرکەوێت خەڵک لە جەژنا خۆی ئامادە بکە عادەتەن دوو ڕۆژ پێش جەژن بە تایبەتی زەختێکی زۆر زۆریێتە سەرمان شەوێک پێش جەژنیش ئێمە ئەنی فول تایم ئیشەکەین تا 8:09 بەیانی ئیشەکەین. ڕەمەزانان تاکی دەمانەوە ئەم دە ڕۆژی کۆتایی تاکە ئێمێن ڕەمەزانان ئێمە وەکو ڕۆژانی ئاسایی تا دەی شەو دەونی شەو بەڵام دە شەو پێش جەژن ئێمە تا شەو هەیە دوی شەو هەیە سێ کاژمێ سێ ئەڕۆینەوە زایدان وەکو پێشم وتی شەوێک پێش جەژن فول تایم ینی هەر لێرین شەوان هەر لێرە ئیشەکەین. زیاتر کەی هاوڵاتیان تەلەفۆنتان بۆگەن بۆ ناونووسینەکان و لۆدەکان بۆ کەوێتە شەوان بە درەنگانێکی شەو بە تایبەت؟ وەڵی هەمووی چکە جەو گەرمە ئێستا جە زۆر گەرمانی خەڵک تااقەتی ئەوەشی نییە لەو گەرمایە بێ 3 ساعت 4 ساعت چاوەڕێی سەرچاکردن کات هەی خاتە شەوانە شەوانیت بە جوێکی فێنکەوە تر لە دوای 12 زیاتر تا بەیانی ئەو کاتانەیەت.
دەستان خۆش زۆر سپاس کە لەگەڵمان بوون بەڵێ ژوان تۆ لە تەلەڤیزیۆن سەرت چا کردەوە بەڵام من سرەی ناونووسینەکەم کاتژمێر سێ بێت تا کاتژمێر سێ چاوەڕوان ئارام دەستەکانت خۆش بێ ئەو دەلاخانەی کە تۆ ئێستا لێیت ئیشی زۆریش مەزبوطە واستەوشت لە لای ناخواوە ناخوا بڵێ ئەمە کارمەندی کوردستان 24 و ئیشی هەیە و ئەم لە ئەولا ئەبێ وەکو هەموو خەڵکیتر لەسەربی تا سەعات 3 جا ئەو ڕیش و شتەشت هەمووی تەرتیبەکەیت و ئینشاڵڵا جژنێکی خۆش و جوان لەگەڵ خاتونت بەڕێوە دەبێت وڵای ئارام یەک ڕێک چتێت و بچی وێ دەفتەری هەوسانی نە دزێکی بە ببی ناوێخۆ بینیە پێش ئەگەر حەلاقی هۆژینە بە تەڕە بخوارێ بکە سەر بەلگی بخۆ سەعات 3 کە حتا سەعات 3 زۆین چەندە مۆی زۆری ماوە پیرۆز بت بۆن هەمی کەسە ژاوێت چوین و خۆ کەشخە و خۆ سپۆرت لێت کەنی شڵا ڕۆژی و نوێژت تاعاتی هەمیە قبیل بێت و جەژنەوە ناژی پیرۆز بێت هەر خۆشیێدەوە ئەو ژێ کەش سیمای جۆنە تایبەتیێت پێشوازیکردنا جەژن ینی ئەو ژی ینی هەم تێتە حسابکردن سەر ئەخنا پێغەمبەری سەڵ سەر بن کۆ جلکێکی جوان خۆ پاقش بکەین خۆ سەر و بەرکەین ji بووی پێشوازیکردنا جەژنێ بەڵێ شڵاوژی عیبادەت حەسن ئینشاءڵڵا جا با بینە سەر ئەو تەوەرەیکە تەوەرێکی تایبەتە هەمیشە بۆ ئێوە بۆ ئێمەش جا ئەم شەویش کۆتا شەوی بەرنامەی پاشیڤە و هەردوو میوانی زۆر ئازیزمان بۆ یاڵم جارە هەردوو زۆر میوانی ئازمە چکە چەند شەوێک لەگەڵمانە بوون خوان سێ کەسن ئەم شۆ هاتوون بەڵام بەجیا کاگ ئايات بەخێر هاتنیەکەین دەستخۆشیشی لەکەین بەڵام هەردوو هونەرمەند لە کاکە ڕێبوار و کاکە ڕوان چەند شەوانێکی زۆر بوون بە ئەهلی ماڵی ئێمە خوددانت ماڵێن هەر سێژی هیلاک بوون لەگەڵمانە چەند شەوێک لەگەڵمانە بوون ئەو دوانیان بە تایبەتی و کاکە ئەیادیش هەروەها بە شێوەیەکی جیاواز چەند شەوێکیش لەگەڵمان بەڵام ئەو دوانیان زیاتر بۆیە ئەم شەو حەزەکەی جەژنانەی ئێمە بێ بۆ ئێوە کاتێکی زۆرتان پێدەین پرسیارێکی کەمتان لێکەین بۆ ئەوەی کە هەم دڵی ئێمە دڵی بینەرانیش خۆش بکەن یاخوا بەخێر هاتن خودش ڕازی بێتین گەلە گەلە بخێراتن مامۆستایات مامۆستا ڕێبوار مامۆستا ڕوان زۆر سپاس هەمان دەستپێکی جەژنەوە پیرۆز بێت وەلەو ئەڤروکە مەیامۆ یعنی سبۆی دەبتە جەژن دەستخۆشی لەوەڕێش لە ڕۆژی نوێژ و تاعاتی و هەمیە قبیل کرد دارین جەژنی هەمولا قبول بێ ئینشاءڵڵا تاعات و عیباتی هەمولا قبول بێ ئینشاءڵڵا بجا ئەمێت کەتینەت نۆڤینە ناڵ و بزمۆرە دەنوکە ئەم مناجات و تایبە سرودێت ڕەمەزانێت ئاینی بێژین یان ژیان پێشوازیکردنەوە جەژنێ بکەین هەمە یەکسەر تێکەڵاوی دەکەین دێڵ هەم سرودی منازات و هەم لەسەر جەژنیش بۆی کە بەیانی هەر ڕەمەزانە مناجاتمان دەبێ و بۆ دوو بەیانیش دەبێتە جەژنی شاڵە لەبەرەوەی کۆتا بەرنامەی پاشێوە ئێمە هەلێ لە ڕێگەی ئەو بەرنامەوە جەژنە پیرۆزی خۆمان ئاراستی هەم بینەران دەکەین لە ڕێی بەرهەمەکانمانەوە ئینشاڵڵا جا کاکە ڕێبوار تۆش بەخێر هاتی کاکە ڕوان زۆر سپاسان ئێوەش زۆر ئەرکێکی زۆرتان کێشا لەگەڵ ئێمە لەگەڵ زۆرێک لە مناجات خوێن و سرود خوێنەکان لەگەڵمانە ئامادە بوون ئەم چەند شەوانە ئینشاءڵڵا بەخێر و چاکە بۆ هەمومان حساب ئێمەش زۆر سپاسی ئێوە دەکەین سوپاسی سەرجەم کارمەندانی کەناڵی کوردستان 24 دەکەین بەڕێستان و وێنەگران و دەرهێنەر و دەنگ و کاک سەردار کە بەڕاستی ئەوش زۆر زۆر ماندوو بوو پرۆدیسەری ئەو بەرنامەیە کاک سەردارە من لێرەوە دەستخۆشی لێ دەکەم و ئێمەش زۆر خۆشحاڵ بووین کە ئەو چەند بەرنامەی لەگەڵ ئێوە بووین لە دەرەوەش خەڵکەی زۆر متابعی بەرنمەکەی بەڕێستانە ئەو شەوانەی ئێماتم ئەوانی کە ناتبنیش خەڵک هەر زۆر بینەری بووە یاخۆ دەستان خۆشببی خوانوێژ و تاعاتی هەموو لایشی قبول کردیە و جەژنە پیرۆزە لە ئێوە دەکەم یەکەم زاری ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن هەمووستا ڕوان ئەوڕۆ تەنسیقتان نەبووە لە جلوبەر هەر یەک و بە کەیف خودچکە پێری بۆ بزانم بە جلی ڕەش وەڵا ئەوڕۆ گوتمان ختامیە بەس بە ڕیباتێکی زۆر بە کرواتێکی و ڕیباتێکی زۆر تایبەتیشەوە هاتی من شتیوام نەبینیەوە یەکەم جار ناوم لێنە ڕیباتی شانازی بەرزیە و بەڕاستی بجا ئەم هەموو ناوێ خودێ لێ بینین و دەست پێ بکەین گەرێ هود هودەکەی بایادی سەبا بێە سەباتە
گره هود هودکی بایادی سبا بیلا سباتان گره تختی سلیمانی ای خات هواتان گره تختی سلیمانی ای خات هواتان لما قوش نقر حالي دلو روح مفرسان لما قوش نقر حالي دلو روح مفرسان هي مرغي زمان شوروش نغمة سراتان هي مرغي زمان شوروش نغمة سراتان دل روي وبيسو معمل ولا مدينة دل روي وبيسو معمل ولا مدينة روح ما وكذي كم بفدا تان بفدا تان روح ما وكذي كم بفدا تان بفدا تان روحم قال لام قوسي اشكي ما مسالا روحم قال لام قوسي اشكي ما مسالا خوشم قال لاي وم اوا بوم بسقاتان خوشم قال لاي وم اوا بوم بسقاتان بخود كاتبي داري أولادي رسولا بخود كاتبي داري أولادي رسولا ناس دار فراموشي مكان توبي خداتان ناس دار فراموشي مكان توبي خداتان یا وای الله خودش ترازی بێت ئەف دەنگە هەر بمینێت دەستێت زۆر دەنگ هەیە ئەڵێن زاخاوە بۆ گوێ دەنگی تۆ زاخاوە بۆ گوێ زاخاوە بۆ مێشک زاخاوە بۆ دڵ دەنگێکی نەرم یاخواتە من درێژ جەژ نەسە بۆی خودە هەست کرد گەلە جارە ئەم بێزۆر بینم دژین کۆ جەژنێت بەری کۆ جەژنێت نوکە وەختی ئەم زاروک طبعا هینجیش مامۆسترە یعنی ئەس بەحسی خۆ مامۆستا ئایا بە مناڵی چت بەبیرێتەوە جژنەکانی پێشتر لە هەولێر بە تایبەت چ ڕێ و ڕسمی تایبەتی جژنێ هەبوو کە ئێوە لە تەمەنی مناڵی بوون ئەو کات کە خۆشتریش بوو سەد وڵی پێش هەموو شتێک لە جەژن لە کۆندا لە منداڵی چاوەڕێ ئەو بووین کە جری نوێ لەبەر بکەین دواتر چاوەڕی جەژنانەمان دەکرد الله لە باوک یا لە دایک چاوەڕێمان دەکردەوە
بزانین جژنانەکەمان چەندە ئەو کات پارە ئێستا ئەو بەڵێ. پارەی ئاسان قیمەتی نەماوە ئێستا نا. چاوەڕێی ئایپاد و مۆبایلی ئێستا پارە ئێستا ڕازی پارەیە بەس ئەو کات یعنی هەرچەندە ڕۆژانەکە لەوانێ زۆر کەم بوو بەڵام تام و چێژشی زۆری لێ دەکرد منداڵ ئەو سەردەما دەچوین بۆ دەمانگو دەچین بۆ بن لە لوکان ئەو کاتەوا بوو دەمانگۆ بن لە لوکان دەچوین ئەو کاتەش بن لە لوکسی بوو هەر ئەو جۆلانە بوو لەگەڵ ئەو جۆلانەیەکی دار هەبوو دار هەبوو سواری ئەبوون بەدەستی پاڵیانەدا یاخود سەرخوفەلەقە و سەرخوفەلەکە ئەگەر ئێستا سەیریکەی دەترسێ هەر سواری زۆر ئەو کاتە بەس تام و چێژ تایبەتی خۆیەوە ڕاستی مامۆستا ڕێبوارد و یعنی زۆرترین جەژنۆنە کە تە وەرگرت چەندی تقریبا هەکە بیراتە پێ بێت مەسەڵەن وەختی تە وەرگرتی والله بیراتە پێ نایێت ئەو نەکەم بووە دیارە بۆیە شتێکی تایبەتی بە بیری پێنج خاڵمێ خاڵ دەچینە وێندەر ئەوجا چێهان دەوڵەمەند بایە خۆمان لێوێ دەنا خۆمان لە تریش دەویدە ئەوجا منداڵەکان دیکە مەسەرەن دەیانگوێ دەڕۆینە لە لوگا دەمانگو ڕاو با ژێژنانی وەرگرین چاوەڕێمان دەکرد ئەوجا پارەیان دەردەینا تۆزیعی دەکرد ئەو زەندێک زار ئەوانەی مەسەرەن ئەوەی نوێیە مەسەرەن منداڵیان نوێ بووە منداڵیان بچووکە ئەوان زیاتریان وەردەگرن چەند عمر بەرەو بەسەری بچوو بای ئەوەندە پارەکە کەمتر دەبووە بۆ زیاتر پێویستیان بە پارە دەبوو بەس نازانم لو پارەکە کەم دەبوو زمانی دەرهەمیان بەسی دیناریە پێنجی و دەیی و دینار هەبوو ئەوە کاتی بەس مەسەرەن بابیشم کەس بێنێ پێشەوەی بچینە وێندەران پارەی باشماین دەدایە دێگوت مەسەرەن دەچینە لە لوگ و ئەوانە یعنی بابم دێگو ئەگەر منداڵک مەسەرەن پارەی نەبوویان ئەوە یارمەتیشی بدەن ئارێ وەڵڵا یعنی یارمەتی منداڵانیشماندا هەر بە منداڵیش هەر نەمان دەزانی ئەو کاتی برین بە ناوی خێر و ئەو شتانە نەمان دەکرد هەر لۆ خۆشی خۆمان ئەو کاتی شەشکەشە بوو زۆر سەیرم پێدێ ئەوەی باز دەکەم ساڵی 92 یەک دوور لە ڕووی حازریان کەر و عارەبانەیان پێ دەگوت بەخۆی 5 کە سوار دەبوو ئەوە 50 سوار دەکرد بەنا ئەو کۆڵانانەدا فڕەچی لێ دەدا بەس کەر و عارەمانە چی لێدا ئەو لای دەکردم بۆ دێستە بەردن ڕان هەر پێ دەکەنی ئەریەت چ دەکرد دەی واللهی بەنسبەت جێژنانە شتیوە بە منداڵی باز نەکەی خۆی کاک شوانجان بە حکمی ئەوەی با بڵێن مامۆستا ڕێباریش فەرمووی کە زیاتر جەژنانە خاڵ و مام دەیاندا ئەمن بە حکمی تاریخی جوغرافیەکەی باز بکەین خاڵ و مامەکانم کۆتبوونە بەغدایە لە بەغدا دەژیان هەر بیستم بڵێم تۆ شکل لەوانە بۆ کە نەستە لە خۆر بووی ئەمە بەس ئەمە یعنی ئەمن و داکم و خوشکەکان و بام ئەمە لە هەولێرێ بووین با بڵێن خاڵ و پلک و مام و ئەوانم هەموو لە بەغدایە بوون وەچی ئەو هادەبوو عارفە و ئەوانە جانتا حاضر دەکرێت سواری منشعی دەبووین لۆ بەغدایە جەژنانەیمە پارەی سەردەمی گۆڕ بە گۆڕ بوو ئەو دەگرێت 25 سێ ئەسپەکە دەمگۆ بابەوە بیکەمەوە دیناری خۆمان چەندی دەکە دەگو کوڕمەوە ئەوەندەی دەکات ئەوە ئەوەندەی دەکات دەمگۆ ئەو مۆرەکەی دامێ ئەوە شینی دامێ ئەوە سەلکە ئەوەکەی دامێ نا تۆ دیار و لە خوا پێداوەکان بووتەشتی باشە وەرگرت تۆ دیار بوو هەر سەیرم کردی کە بەمانت پێەکەنیت بە پارەکەماتم بەخوا دیار تاخانەش بووە برای نییە ئەو پارەکەتان وەرگرت بەس لە بەغدایە چ هەبوو والله لە بەغدایە تەبیعی مدینە العاب هەبوو دەچینە مدینە العاب و جەزیرە سیاحی هەبوو لە بەغدایە جەزیرەکە بوو دورگەکە بوو لەوێن دەرێ پێیان دەگۆ دورگەی حەبانی هەبوو ئەو جیانە هەبوو خاڵ و مامەکانم ئەمەیان دەبردەوێن دەرێ خوا خێریان بنووسی بەڵام ئێستا خۆشبەختانە هەرێم باوەشی دەبوو هەمووان کردیتەوە هەموو ئێستا لێروکانەنە ئێستا ئەمە جێژنانە دەدەینە منداڵەکانی وان ئێستا ئەمە دەدەین چاک حەقیان لێ کردوێتەوە سابێ بە دۆلار ئێوە بدەن کەسەر دەرکەبینوکە ئەوە ما بەحسی جەژنۆنەی کرد جەنوکەمە جەژنۆنە شوێت بێتەمە مامۆستایە جەژنانەمان دەوێت ئێستا جەژنانێ بەس ناڵێن پارەمان بدەنێت تازە ئەترسم گۆرانی لەسەر جەژن بڵێن خەرکانێک بەیانی بیکەن بە جەژن بەیانی هێشتا حساب کە ئەو ڕوو بە ڕۆژەوەبی تاوە بەیانی سبەی جەژنێتەوە گۆرانی لەسەر جەژن پێشکەش دەکەین کەەوە ئاوازەکەی مامۆستا فەرەنغەفورە لێرەوە ڕێزسڵامان هێلە بە مامۆستا کە لە ساڵی 95 تۆمار کراوە ئەو بەرهەمە بەڵام هەروەکو ئەوەی جەژنی لێهاتی ینی
وەکو بەرهەمێکی سیماکێ جەژنێ. سیمایکی جەژنی وەرگرتیە بەڵێ. خۆشیە خێرات دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە خۆشیە خێرات دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە. نقڵانی خۆشی وەرگرن بیکەن دەست لەم لانە منداڵەناستن پێکەوە بۆ جەژن جەژنانە نقڵانی خۆشی وەرگرن بیکەن دەست لەم لانە جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە. زەردەخنەی باوکە دەیدەی ئاواز دەردەبڕێ زەردەخنەی دایکە دەیدەی گۆرانی دەڵێ زەردەخنەی باوکە دەیدەی ئاواز دەردەبڕێ جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە خۆشیە خێراتە دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە خۆشیە خێرات دەیدەی جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە گەردن ئازادیە جەژنە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە. وەی هەربژی وەی دەستتە خۆش بن وەی خودش ڕۆزی بێت و ئەم با دینیە زێدەتر ناف خەلکی دڵبژین عیدەوە پیرۆز وەلو نوکەیانێ حکمێ تایبەتیژی کوردی gelek boştır beri û ragihandinê jî karîgeriya li ser hebî hêdî ya hatiye gorin berev cejnava pîroz bes zêdetir berê heta nûke jî yanî zêde xelek kartînin bêjin eydawa pîroz taybetî jî zarok wextî dergehat xutin dengê xwe biletiye eydawa pîroz لە لە ناو کەرکووکی شەرەوە ماوە عید ئەڵێن عید لە بەرێکە هەر سێ زمانەکەی تری دوو زمانەکەی تریش دیابە زۆر جاڵێن عید مبارەک جازێ جارێ لە تەوەرەکی حساس بدەین ماڵی خەزووران بینە ناو مۆزۆ خەتەرە ئەو بەراعەتی خۆی ڕاگەیاندە لێ یەکەم جار دەیویستنە ماڵی خەزووران یان ماڵی با
پرسیارەکەی بگۆڕە مامۆستا لەگەر نییە لا مامۆستا ئەگەر سبەی خێزاندار بووی یعنی مەقسەدم ساڵێکی دیکە دەبی دەستی جاوا ئەوەی یەکەم زار دەچێ ماڵی خەزوەران یان دەچێ ماڵی هە لەسا قوڕگی وشک بوو ماری دایکە و ئەم بابیشم نەمایە لە بڕی بابم تێر ماچی داکەم دەکەم و دەستی جژنە پیرۆزەی لێ دەکەم و ئیشاڵ ئەگە خوا عمریدا دەست بە خەنەکمان نسی بوو ئەو دوات شۆڕ دەکەینەوە ماری خەزووران زۆر باشە مامۆستا ڕێبارە دێت وەڵامە هەرماری بابم هەر یەکەم زار لەو ماڵ یەکەم زار سبەینەکەی دوای نوێژی بەیانی یەکسەر دەڕۆی نوێن دەربایی نانی بەیانی لە ماڵی لەوێ دەخۆین بڵێ هەر خوشک و برایەکانمان دەڕووی نوێن دوای ماڵە گەورە ماڵە گەورەکەی بەڵێ ماڵی باوکم برایەکانم ئاوەدام و خوشکوانە ئەیات بەڵێ من وڵا لەبەرەوەی باوکم وفات کردووە چەند ساڵێک سەلامت بیاخوا ئەوە ینی زۆر جاروێ دایکم دێنی لای خۆمان لای ئێمە دەبێت و نعمەتەوە خودێ مەبەستم کە دەڵێن ماڵی باب ینی ماڵە گەورەکە ماڵە گەورەکەی بڵێ ئێمە ماڵە بسوچین هەر دەبێ یان بسینە ماڵە دایک سەرەتایان ماڵە خەسو هەر ئەوەیە ئیشڵە خودێ جارێ نەبووین بە ماڵە گەورە ئینشاڵا دایکت کە دێ بۆی تر ماڵە گەورە فۆت کرین جێوەنەوە بەحشت بێت ئەبێت مەژی خودێت هەمانی وەنە درێژ کرد کاتێک گەلوانە هەمی کاتێک بوو مامۆستا ڕێبوار ئەوانە هەموو لەگەڵ مامون ئەو کاتی کە خەبەری وەفاتی باوکم بەدەستگەیشت زۆر ناخۆش کاتەچی پرۆڤەمان دەکرد یادی مەولود نەبەی کۆنسێرتمان هەبوو لەگەڵ هونەرمەند کاکدانە مستەفا لێرە سڵاومان هەیە لە بۆی لەگە مامۆستا ئايات پرۆڤەمان پرۆڤە بووین لەگەرمێ هات گۆرانی دەگوت ڕاستن تەلەفۆنێک بۆی هات ئەوزا شوێنەکە قاتی سەرەوە بوو واللهی گوتم ئێستا مامۆستا لەوانە لەسەر قاتم بەربی تۆ چکە دەزان بە سرعەتەک ڕۆیش شڵاو ڕۆژە قەت دووبارە ئەرێ والله نەشی بۆ یعنی چێوە دەچم مامۆستا چێوە هیچ نەجوابی کەسی داوانەی ڕاست ڕۆژ شڵاو ڕۆژە دووبارە بەداخەوە ڕۆژێکی ناخۆش بوو شڵ ئەو نەخۆشیە دووبارە نەبن بێت هەمی خۆشی بنیێڕم ئینشاڵە جێگان باشی ئینشاڵە باسی خواردن مامۆستا تایبەتی باسی کە خواردن نانی بەیانی لە ماڵی داچی و بابی ئەوان ناخۆ زیاتر لە هەولێرێ نانی بەیانیان ڕۆژی جەژنە چ دەخورێ وڵاو دیارە خۆوازە ئەوە هەر برنج و مەرەگە و مەرەکە زیاتر قەیسی و فاسولیا قەیسەکە هەر لەگەڵە لە بجەژن ئەگە قەیسی لەگەڵ نەبی واهز ناکەیت جەژنە ئیلا دەبی قەیسی و برنج و فاسۆلیا هەبی طبعا شەر نییە فاسۆلیاکە بەڵام قەیسەکەی هەر لەگەڵە هەیە حەزی لە فاسۆلیان شوێن هەیە مەحشیەکات شێخ مەحشیەکەن هەنە شوێن هەیە بامەکەن بەستر لەو چوار شلەی تر تێ ناپەڕ واللهی کاک جوانجان ئەمن عادەتەن ئەوە چەندەمین جەژنە هەر نانی بەیانی دەخۆین ئەو دەستورە لە لای ئێمە نیە مەسەرەن قەیماغ و هەنجین و نانی بەیانی دەخۆینەوەە بڵێ نانا جەژن دەکەین بەڵاوە تایبەتمەندیەکەیەوە تەبیعەتەکە نایبات و لە خەوێ هەستی برنجی بخۆی بەڕاستی ئەوە تۆزەك زەحمەتە دەنگێک کۆچکوسینی کۆ بە توێ سەرکە سەحارەوە نیوەڕۆنان لێ دەریشمانەوە هاش نییە هەر خۆشی یەک جار تاقی ئەم جەژنە تاقیکە خۆشی جەژن ئەوەیە آخر لای دووچی ژوە نییە ناخۆن نانە هەندێک مەسەرەن کو بڵێ هەندێک بنە ماڵە و ماڵ هەیە مەسەرەن برنج و بەرەگە و ئەو گۆشت و مریش گۆشتن بەڵام زیاتر خەڵکی دیکە مەسەرەن نانی بەیانیان وەک منە یانیش ئەوە قەلیە و شتی واژ لەگەری دانێ قەلیە شتی واژ دانێ بەڵام ئەتوو بڵێ وەکو هەولێر و سلێمانی برنج و مەرەگە و شتیوابی ناوڵانی ئەزای لە بەرسە دەخورێ قەدیمەن هەبووە نا لەبەرەوە ئەتۆ هەم پاشێوان نان دەخۆی بەڵام ئەو شەوە پاشێو نان ناخۆی ئەدی جەژنی حاجیان چ بکەین ئەیدی ئەوە جیاواز هەر بەیانەکەی ئەگەر پێشن نەخورێت تا موسێشی تایبەتی هەیە ڕۆژێکی جیاوازە بەڕاستی ئەو چێژ لێنانە ڕۆژی جیاوازە ینی جەژنەکە خۆشتر دەکات سۆڤان ئەوە دروست دەکات ئیپراخی دروست دەکات دڵمەی دروست دەکات من وعدم ماوە پێی با دوای ڕەمەزان بەس ئینشاءالله شفان بۆ بکە چاک دوای ئەوە اینجا دڵمەی بۆ دوای ئەوە دروست دەکەنەوە سۆڤان ئێمە هەر فاسۆلیا و برنج و قەیسی و ئەو شتانە نعمەتە خودێ هەر تشتەکە بێت نعمەتە خودێ نعمەت کەریم جا خۆشەکەی لە شتێکی ترایە با بڵێ مەسە خانمان ئەوانەی کە تۆزە تەمەنیان هەبێ وازانن دایکمانەیوت قاپی جەژن مەشۆن با مەلایکت بێ بزانین ئەمە نەخۆش بە حەزمانەکە هەموو ڕۆژە مەلایکت بێ بزانێ قاپەکان بمایەتەوە پاڵ دەرەوە ئیسراحەت بکە یاڵە بەرەف بەرهەمەگەدیم ناوە خودێ لێ بینی تر بەرهەمێکە ئەویش هەر تۆمار کراوە سۆزی دڵ کە شعرەکەشی شعرێکی خۆشە هەر باز لەوە دەکا باس لە ئاشتەوایی و پێکەوە ژیان و ئاشتبوونەوە و ئەوانە دەکا وشەکانی شەی ناس کرد
وەرە بابیکەی ناشتاوای دڵ وەرە بابیکەی ناشتاوای دڵ غەمی نێوانمان لەبەی ناژێرگم غەمی نێوانمان لەبەی ناژێرگم بە زەرداخانە و گریانی بەکوڵ بە زەرداخانە و گریانی بەکوڵ دڕچی جیایی بگۆڕین باگۆڵ دڕچی جیایی بگۆڕین باگۆڵ شاخی هەبوایە دەرمەهانی من لای خۆماوە گەر پاشیمانی شاخی هەبوایە دەرمەهانی تۆش بە لوتفی خۆت کەرام بنوێنە تۆش بە لوتفی خۆت کەرام بنوێنە دەستی ساسکەینە هەنگێ بۆ خۆشەویستیم ساسکەینە هەنگێ بۆ خۆشەویستیم وەرە بابیکەی ناشتاوای دڵ غەمی نێوانمان لەبەی ناژێرگم غەمی نێوانمان لەبەی ناژێرگم وی دەستێت وە خۆش وی خودی شارۆزی بێ دەنگێتە هەر بمینێت مامۆستایە بابەتەکانمان هەر لەناو جەژنە ئەسوڕێتەوە و ئاشتەوایی و ئەوانە جا لەزەتی ڕەمەزان شتێکی ترە ها خەریکە چون تەواوە بێ حەزەکەم تەواو نەبێ بە دوو دەست بگیرین بەس با ئەم جارە بەرهەمێک بێت کە مناجات و سرودی ئەگەر خۆتان ئامادەتان هەر جەژنمان ئامادە هەر جەژنتان ئامادە دەی هیچ جەژن باشەکانی جەژن بێت گۆرانیشی جەژن ئەو زارش ئامادەمان کردووە ئەوەشی هەر باس لە با بڵێن تۆڕە نەبوون و زۆر باشە جەژنیش ئێستاش مامۆستای ئاینیمان کە لەگەڵ و باسی گەورەی جەژنی کرد ئەویشار زۆر باشە ئەوەش ئەو بەرهەمەش لەسەر جەژن ئەوەش هەر لە کۆنەوە تۆمارکرای مامۆستا عەبدوڵڵا مامۆستا بەختیار عەبدوڵڵا وفاتی کردیە ئاوازەکەی ئەوە هۆندراوەکەی ئەوە لە ئینشاءڵڵا خوای گەورە بەهاشتی شاد کردووە زۆر شتەشی هەم لە ڕووی میلۆدیەوە هەم لە ڕووی هۆنراوە شتێکە کۆ نابێ هەم لای ئێمێ هونەرمەندان بەگشتی هەم لای خەڵکیش میلۆدەکە زۆر نازک و خۆشە هۆندراوەکەشی وەکو بڵێ بوویتە سیمایەکی ینی ئاوازێکی ئاشنایە بەڵێ زۆر زۆر بەس بێژەم بوو چی تو vێجارێ بهێنە خۆ ناڤەدی مامۆستایە بەڵێ پارچەکە میوزیکی بلا مامۆستا ڕێبوار مەشغوڵە
سەیدایە من مامۆستای گەورە قوربانتم دەڵێن بە مامۆستا ئاەت ئەم جارە استراحەتە چ بکە مۆسیقای بکەین کاگڕوانە حازر و ئامادە دەبی حازر بینە دیەمان هەردەبی پێبی وەی هەر بژی وەی دەستێت وەتخۆ جا ئەوەی ئێمە ئەیبینین بینەرانەوە نابینن چونکە ڕووی هەردووکیان لە یەکە یەک لەزت لە یەک ئەبن کە ئاوها خەریکی چۆنەها لە یەکی ئەستێنەوەی دەنەبێک سەری دەموچایەنت کردووە ڕێبار یەک شتی زۆر لە پشت دەفە قسە لەگەڵ قۆپیزیوت کردووە ژمان زیێت کردووە جا ڕوان کە بەسەر وای بۆکەم تێگەم یعنی تا تێگەیشتم لێت چۆن بڵێ حساب کە مامۆستا ڕێبوار مایستروە لێرە هەتا قسە لەگە مامۆستا ئاەتش دەکە دەری ئەوەی دیار نییە هەدە موسای لە پشت دەفێ دیار والله دەڵێم هەموو چارێک لێرێ لە ناوەندێ نا بەس بەڕاستی ئەبینم کەیفەکەن بەوە ینی هێستا هەیە کارێکە کات زۆر کەیفی پێ نایەت ئەی کاوەکو واجبێکە بەس هەستەکەم هەردووکتان هاجاڵ لە بنی دڵەوە کەیفی پێەکەن قڕی بنی دەردەی لە دڵەوە نەبێ ناگە بە تایبەتی هوەر و میوزیک مامۆستا ئەوەت بینت لەگەڵ تۆڕە کومەڵەتەکان بە تایبەت ئێمە باسی جەژن دەکەین قەت بووە مەسەنم بڵێ وڵی ناچمە دەرێ جەژنە پیرۆزە لە برادر ناوان هەر با پۆستێک بکەم لە فەیسبوک جەژنتان پیرۆز بی چاوەڕی کومێت بکەی وەڵامیان دەوێ یان نییەشتوالەکنەتو مەمنوعی لە دەوی بچێ دەرێ نا لە بۆ ئێمەمانان نابێ ینی ئەوە نابێت چکە لەبەرەوەی خەڵکانێکی زۆر دەمان ناسن هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر گرنگە تو بتانی ینی سەردانی خۆت بکەی ئەو شوێنانێکەمە بەستە جگە لایەن تۆڕ کۆمەڵایەتەکانیش گرنگە تو جوابی ئەو خەڵکانە بدوێت کە پیرۆزبایی لێ دەکەن هەم ئەگەر بتانی کاتەبی لە ڕێگای تەلەفۆن بکەی بۆ نزیک و دەوروبەر و برادر و خۆشەویستان ئەگەر ناتوانی بە با بڵێن پیرۆزبایەک بێ بۆ هەمووان بنێری بێکەوە ئەوش کاتی زۆر ناوێ بەڵام چوونە دەرەوەش گرنگە خۆ تەنیانی لەگەڵ ماڵ و منداڵ گرنگە تۆ وا منداڵیش فێرکەی کە ئەو کۆمەڵایەتی و ئەو جەژنە بریتە لە دەربڕینی خۆشی و خۆشەویستی لە بۆ بەرامبەرەکەت لە بۆ خۆش تام و چێژی تایبەتی خۆی هەیە تۆ وەکو ڕۆژەکانی تر ئەگەر هەر لە ماڵبی لە ماڵبی نەسێت دەرەوە هەنی جیاوازی جەژن لەوەدایە کە تۆ بچێ ناو خەڵک ببینی خزم و دۆست و کەس و کارت ببینی بەس خۆشەکە تو لە هەموو جژنێک جژنە پیرۆسە لە هەمویان دەکەی بە کلیپەکەت جژنە دەی ئەوە دەگا بەڵام ئەوە لە هەموو جژنەکە هەیە ئەوە جیاوازێتە ڕوبەڕوو ئەوم باشڕە بە سەرهاتە چی خۆشی مامۆستا ڕێبوار لە جژنێ بە سەرهاتە چی خۆشەوە پارە و جژنان ئەوانە لێگەڕ بە سەرهاتەشی ئەوەندە زۆر بەبیرم نایە واللهی جژنانە بەسەرم بەسەر هاتەکان چیە
بەسەرهاتی خۆشی هەر ئەوەیە مەسەرەن هەر منداڵی خۆش بوو لە بۆ جەژن بڕوا بکە ئێستا غارە ئێستامە دەبی لە بۆ هەموو کەناڵەکان بەرنامە تەزیر بکەین بڕوا بکە لەوێ بڕۆی مادی بوونە ئیمە ئەوەی لە مام سەرڕوانی کەشفکەین ستان هەیە لە بوو جژنی بەرنامە شت وڵی لە بۆ چەند کەناڵێکتمان نابی ناوی کەناڵەکان بینی ینی زۆرن بەڵێ چەند کەناڵێکی ئاسمانی دواتر بینەران دەیبینن بەنامەشمان تۆمار کردو ینی وەکو تۆمار کرد بەڵێ لەگە مامۆستا ئایادیش بەرنامەکمان لە بۆ یەک لە کەناڵ ئاسمانیەکان تۆمار کردووە لە بۆ کوردستان تیڤ دوو بەرنامەمان تۆمار کردووە لە بۆ کەناڵەکان ئامادەمان کردووە ئەرێ وەڵڵا گرنگەوەیە جێپەنجەی ئێوە لە ناو جەژنانە لە هەر کەناڵە بیتر بۆ هەمووی لە کوردستانە گرنگای جێپەنجەتان هەیە و خەڵک بیسەری بەرهەمەکانتانە ببینینی بەرهەمەکانشتان چێژی پێبەخشێت ئێمە جەولەیەکمان کردێ بەنێ هەموو کەناڵەکان تقریبن لەو مانگی ڕەمەزانە بەڵام ئێمە هیوادارین کەناڵەکانی ڕاگەان تەنها لە ڕەمەزان ئێمان بیرنێتۆس کە ئێمە ئێستا سەیری ئەوم کرد نووسراوە سرودبێژی ئاینی ئێمە لە کەناڵیش ترش گوتم یعنی ڕاستە ئێمە سرودی ئاینی دەڵێن بەڵام گۆرانیشمان زۆرە بەسەر ئەوەی کە سەرنیشتیمان بەسەر دایک لایانی کۆمەڵاتی گۆرانیمانێ ئەوتە بۆ زەژن هەمانە ینی ئەوانە لە قالبشتر ینی هەموو لایەنەکان گۆرانیمان گوتووە هەمانە بەڵێ ئێمە تەنها قەتیسمان نەکردوتە لە سرود نووسیمانە هونەرمەند و سرود بەڵێ خەمت نەبێ قەتیسنان ناکەینەوە لەوە و ئێستا هەرچەند ئێستا بەرنامەکە شتێکی ترە بەڵام ئێمە ڕۆژباشیشمان هەیە کاک ڕوان لەگەڵمانە بەشدار بووە بەڵام ماوەسەڕێ بوار نەهاتووە لە ڕۆژباش من لەگەڵ کاگڕوانە چاوپێکەوتنم هەبوو دانیشت هەر لێرە بووگەرەوە بێ خەمت نەبێ لەخەمت نەبێ ئەسەنها لە ڕەمەزان نەبێ ئێستا هەکبەی ڕۆژباشت بۆ من پڕ کردەوە ئێستا کاک سەردار گوێبیسێت ئەوە تەوەرەکتان بوو ئەوە تەوەرێکمان حازر بەس با یەکشتی خۆشش بڵێم بالضبط پارساڵ عینەن ئەوها شەوی عالیفە بوو میێوانی گۆ بووین لە بەرنامەی پارشێو تۆ خاتونێک پێشکەشتان من و هاژەی هاوکار من و مامۆستا ئەیاد میێوانی گۆ بووین ئاخر بەرنامە بوو ئێستاش ئاخر بەرنامە ئەزیکۆ چوبی مەدهوو کێپۆر لەوەڵێ بەڵێ نەبی چون کاک ژبان هیچ ئۆفی وەرنەگرت بوو هەر لە سەرەتاوە لەگەڵ ڕۆژە لەگەڵ ڕاست ئەوە بووە بەجار ناوێ خودە لێ بینی وێجارێژی بەڵێ ئەزم هەردیسە بەرهەمەکی گریدە جەژنەوە جەژن بەڵێ تەواو ئیتر داوای چیتر ناکەین مادەم هەر ئاخر ڕۆژە هەر بابەتەکان مسلمانانا تخوالم ببورن هموتان جانا لا باتي نقلوت سكلت وزاجنانا تخوالم ببورن هموتان جانا لا باتي نقلوت سكلت وزاجنانا سرشتي آسايي ضمن لا يكتر بشي بخوراي تخوى بوتي لا سرشتي آسايي ضمن لا يكتر بشي بخوراي باب زاني الروجي ديتا فيش قشتمان بواسطة ريلا بربارقا يخواي استنري لا بربارقا يخواي رقنا دلك ابو دورا لا براي أي بترين شيرا
شیرازەی ئاشنایی ڕق لە دڵێکا بوو دوورە نابرایی ئەی پچڕێنێ شیرازەی ئاشنایی باسی لە یەکەی گەردە نازایی نەفرەتکەی لە ڕێق و چینە و جیایی نەفرەتکەی لە ڕێق و چینە و جیایی جەژنە جەژنە جەژنی موسڵمانانە توخوالم ببورن هەمووتان جانە لە باتین و قولوچک لێت و جەژنانە توخوالم ببورن هەمووتان جانە لە باتین و قولوچک لێت و جەژنانە دەستان خۆش بێ وەی دەست خۆش وەی هەربژین شڵا خودێ مە هەمیە عەفو کرد بەڵام تەواو کردمان بە جەژن ژبان زۆری نعمەتە خودێ ئەمە هەکە تشت وەختی وی هات خواردن کەلیفێت مرۆڤ دوانتە بەر بجا وەختی جەژنی ژیاتی وێتم جەژنە پیرۆزیە بکەین وجا بەسیش هەمیوە گرنگتر گەردەن ئازایی ئەڤەتەی مەشە بگیری ئای داواش پیرۆز بسەیدە یعنی ئەم الڤێرێ ئەم دوعاش خودێتکین مە هەمیە عەفو کرد و گەردەنەوە هەر کەسێکی ئازا ئەشرەخی خوفت بژم یعنی بەحسێ مەکرد بت یان ژیت مە نەگەهشت بت یان ژی مەخەلەتێک دەرحەقەوە نەداخ کرد بت گەردەنەوە هەمیە ئازا و هیڤیامەش هەمیۆژی ئەوە ئەوژی گەردەنەوە ئازا کرد ڕێوە خودێ و پێغەمبەرەدا گەردەنەوە هەمیە ئازا یا گرنگ ئەوێ تایبەتیژی جەژنێدا ڕاست کەس هەیە کاک ئەیات لەبینتانە تۆزێک ناخۆشیێک بوو بێت و بەتەمابی ئەم جۆژنە گەرد نازادی لێ بخوازیت و چی بۆ لای یابێ بۆ لات وڵاهی باوەڕ ناکەم کەسی وا هەبیانی کە لەگەڵم بڵێن تووڕە بوو بێ لە بۆ جەژن ینی مێ ئاشتی بکەمەوە بەڵام لێرەوە ینی داوای گەردن ئازایی لە هەموو ئەو کەسانە دەکەین کە هەروەکو کاکشپان گوتی غەڵەتیەک شتێکمان بەرامبەریان کردبێ یاخود هەر دڵ ڕەنجاندنێک هەبێ لە هەر بوارێک داوا دەکەین کەوا گردنمان ئازاکەن و ئێمە لێرەوە گردنی هەر هەمووان ئازا دەکەین لە دۆست و برادر و خزم و خۆشەویست و هەر هەمووان لە خودی قبیل کرد ماوەستا ڕێبوار ئەیوە چی هەرچەند ئەوانی کە لە ناو ئیشی هوەر و فەن و ئەو بابەتانن زۆر کەسانێکی دڵناسکن دڵنەرمن میهرەبانن کەمتر خەڵک لەیان زبیرە بێ بەس حەزەکەم بزانم کەس هەیە بتانەوێت شتێک ڕوویە بێت گەردە نازادی لێ بخوازن والله ئەگەر غەڵەتە ڕووی دابی لە لای من نەبووە مەسەلەن ئەگەر نەفەرێک لە من عاجز بێ من ئاگام لێ نەبووە لەوانەیە ئەمە زۆر لەسەر شاشە و شتەکان بە دیار دەکەوی لە کۆنسێرتەکە لە بەرنامەکە لە ئاهەنگەکە لە ئیڤێنتەکە لەوانەیە داوای گۆرانێکی کردبیتن ئەمە عەزفمان نەکردیا یان داواکاری پارتە مۆسیقاچی کردێ ئەمە نەمان کردێمە لێرەوە ئەمە داوا لێ بدن لەوی دەکەین یعنی قەت لە تەڵەبەکانت تووڕە نەبووی مەسەلەن ئەمن ئەو شەوەیەکێکیان لێرە بوو هەڵەیەکی کردی وەڵڵا ماوەستا ڕێبوار بزان هەرم کوژێ بەخوای ئەمن هەندێک ڕقم لە ئیشکردنی لە ئیشکردی ئارێ وەڵە زۆر دیمە لەگە قوتابیەکانیش لەگە قوتابیەکانیشم دەرسم بەوەش گوتیە لە پەیمانگای ئەوە لە دەوێت برادر بووین پێکەوە لە فەمان دەخوارد پێکەوە هاتومان دەکرد ئەوە لە خۆی ترسی بەخوایەوە لە ئیشی ئەمە تەڵەبەی مستەقبەلی لە ئێستا لە خودت بزانە لە ئیشان حەق و ڕقمە من ئەڵێ ئارە وەڵڵا شتێکی ناخۆشە مامۆستا ڕەوان لە ئەوەی کاتی مامۆستا بابیزانم کە مامۆستا تشتێکی ناخۆشە زیاتەکەی وات لێ دەکا یعنی بەڕاستی زۆر ڕۆژێک لە ناو پۆلی چاوم لێ زەقتە کردەوە پێکەنینیشمدا ئەمە ئەوها پێکەوە بەڵام وەک برا وەک هاوپیشە بەڵام لە ژۆرێ لە مەکتەب لە مەحەت مامۆستا غیبار مامۆستا بەمش قوتابی زەوەرە تەحمل بکە برادریش بکەنەوە مامۆستا شوی جا کاک ڕێبوار مامۆستا ڕێبوار من شتێ بڵێ من بە تەبع طبیعت ما یەکێک ئەگەر تووڕە بێ من پێکەنینم گرێ بەدەست زۆر طبیعتی خراپە کەسەکەی بەرامبەرم وا تێگات بەخۆی برێ کووە مەسەرەکە لە کاتی ئیش ئەمە زۆر دیمە بەس لە پاش ئیش ئەمن هەموو ژیانم پێکەنین و ئێستا لە بەرنامەکانی زۆر کەس مەسەلەت لە پێش گۆرانی بێژدانیت لۆ پێ دەکەنی وەڵڵای ئەمە زۆر پێکەنینم دێ خاستن لە ناو بەرنامان پێکەنین بمگری
ڕناوەست بەگەوزە ڕاستە و خۆبی تۆماری بەخوای چەندجار دووبارەیان کردەوە دەکەم ڕاستن دەفەکە دێن پێ سایی خۆ ئەوها پێ بکەنە ئەو دەفەشتێکی زۆر زۆر باشەوە ئەوە عیب و عارە دەشارتەوە کەواتە بۆ منیش ئەوە بەکارێنم کە بینیم تووڕە بوو دەفەکارێنم بەس ئەو حەلە چی زۆر باشە بە لەو بابەتانە دەرئەچین چونکە کاتێکی کەممان ماوە و ئەو پەڕی دەدەقەیەک بە ڕێکوتنەکە بکەین زانێت چەند چمان مامۆستا بەرهەمەچی هەندێک شادیمان ماوە ئیمام موسایاد لە بۆ ئاخر ماڵ گوتمان تاو دێکێن بە جەژن ئاخیر ئاخیرەکەی بەڵێ هەمووی جەژنەمادە مادەم ئەوەی لێ دەگەڕین لەبوو جەژنەکەی یعنی لە بۆ ئاخیرەکەی ئەنگۆ دەبی مەسەلەن ئاخیر بەرنامەیە دەبی حافیزێکی گەرم و گورتر لە ڕۆژان گۆ سیشەوە نیە وڵا پێم ناخۆشەوەی دەخر ئەوەیە ئەنگۆ مەسەلەن ئەوە سی حەڵقەیە ئەمە ئەوەنگۆ لێرن ئەمەوە 5-7 چەندە نازام لێرین دەبی ئەو شەو ئەوەت ببیری نامەوە جارێشتان دەقەمە 5 دقە 2 دقەونی 2 دقەونی باوەڕکەن ئەوەندە بەرنامەکە بەلامەوە شیرینە برادران خۆتان ناگەدا بە ئەمە پرسیارە گۆ بکەین مەسەلەن لەو مانگەی کە ڕۆیی چ ڕۆژێک مەسەلەن تەوەرەك سەرنجی ڕاکێشانیان لەلاتان بووە جێی سەرنج ئەنگۆ سی حەڵقا سی میوانی جیاواز لە 2 تەوەری جیاواز بەخۆی مامۆستا ڕێبوان ئەوەی راپۆرت ئەوەی ئەوڕۆ مامۆستا یەک شتی زۆر مهمی گوت ئەوە چەند ساڵە غەڵەت تێگەیشتیم ئەم من بەش بە حاڵی جوانە مامۆستا گوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سنت یعنی بەخۆی چووە سەردانی قەبرستانی کردێ لە ڕۆژ جەژنێ تەمەنم ئەوەندە ساڵە هەموو مامۆستاشی ئانی گوتی تیکاکە ڕۆژی جەژنێ سەردانی قەبرستان ئەوانە مەکەن ڕۆژی خۆشی و شادیە مەکەنە گریان و قەبرستان و ئەوانە مامۆستا گوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆشی سەردانی قەبرستانی بەحقیقە کردێەوە بوو باوا بوو منیش ئەوە تێگەیشت بووم کە نابی ئەوە شتێکی نوێ فێر ئەدی سۆڤان خانجە من ئەو شەوەی کە میوانێکمانەوە من کەمێک لە حزوری بیرکردنەوە زیهنا باش نیم لە ناوەکەم زوو بیرەچێتەوە کە شەوەی قەدر بوو ئەو کەسێک میوانمان بوو مامۆستای ئاینی نەبوو ڕۆت لە من کرد ئەمنت توش کرد بەس باش بوو ناوەکەم بیرچوو بەڵام بەڕاستی باسی شەوی قەدری کرد سەرکەوتنی مەلایکە بە شێوەی شێوازی جیاواز و چۆن خوا لێمان ئەبووریانی ئەمەنە سەلس و ئاسانی کردەوە هەر ئیتر نییە نازام زۆر هەستێکی زۆر بوو عافیە عمر عافیە مامۆستا عمر زیرەکە ئەو بوویانی بەڕاستی چێژم وەرگرت لە هەموو بەرنامەکان بەڵام ئەو هەنێشتی تازەوت ئەمشەو هەنێشتەڵین کەس گوێ لێ نەبوو ئەدی لە راپۆرتەکان سەرنجی چی ڕاشێ مەسەن ڕۆژانە 2 راپۆرتان هەبوو سێت وەنیان دەگزار وەڵڵا ئەهەیە دەبیتەوە ئەستا دەبی ئەمە برێت ئەمە جێمان گۆڕیتە نە راپۆرتی زۆر شتی باش بە هەمووی چکە هەموو کارمەندان هیلاک ئەوەی ماڵک ئەمن سەرنجی ڕاکێشان بەڕاستی لە یەک لە راپۆرتەکانی گۆ 30 ساڵە خزمەتی مزگەوتی کاک ئەحمەدی شێخ بەڕاستی ینی ئەو ڕۆژە خۆ هەرچەند ئەوە هەم جەماعەتە زانن چەندە نەخۆشم و هیلاکم بەڵام شیرینی بەرنامەکە لە دڵما هێشتێتی بە زۆر کە لە راپۆرتەکانە بین حاڵم چۆنە چۆن هەڵاستم و دانیشم ماڵی دایەفاتم بوو لە تاوەستیەکەم بە 300 زانێک 30 ساڵە خزمەتی مزگەوت دەکەن بەخوات ببیە پێشکەشکارێکی زۆر باش دەبی ئەو بەرهەمە کۆتاکەی پێشکەشکە دوای ئەو قسەیکە کردت ئەمە ئاخیرەکەی بە کۆتایدین ئەوە لە هەمووی باشترە ئەمن ئەوەندەی دەرێم ببوورن زۆر ینی قسەشمان کرد لە ناخی دڵمەوە دەستخۆشیێکی زۆر لە کارمەندە ماندوو نەناسەکانی کوردستان بیستان یعنی ئەمن دەیان بینم هەر لە وێنە گور و دەرهێنەر و دەنگ و هەموو کارمەندان پرۆدیسەر و بە تایبەتی بەڕێستان دیتت ئەو ڕووکو بەخاردان هاتم سیاری لە بەک ڕاگرت و ڕۆیشت یەکەشکە سیاری لە بۆ گەرات ناوی خوای لێ بینی بەرهەمی ئاخیری ئەم شەو تقول نمي
بخشی و بالا اونسا گمنامی بخشی و بالا پوشی مورنجی ام دل رونا پوشی مورنجی ام دل رونا آواز خوری کانی درونا آواز خوری کانی درونا بتالي نرمي ضلي سازاكم بتالي نرمي ضلي سازاكم هي جانب نغمة بر آوازاكم هي جانب نغمة بر آوازاكم كالسوزي شادي دنيا بخشي كالسوزي شادي دنيا بخشي لسار بالبيلام خندا نخشي لسار بالبيلام خندا نخشي أخمين واكمل الآلام بنارا أخمين واكمل الآلام بنارا شبولي خوشي ولا كنارا شبولي خوشي ولا كنارا هوارك عادل شادي در أبري هوارك عادل شادي أبري الشي صالاني بخور بو أسري الشي صالاني بخور بو أسري خوش يا وزما وانت ما أقري مالي خندا خوش يا وزما وانت ما أقري مالي خندا لسار لي بيقول يجي شيدا يا بوي دل بندا لسار لي بيقول يجي شيدا يا بوي دل بندا فبولي من بيستم مسيتني وهم بستم من إجلني وباغجين تبكي قلبي أبستم من إجلني وباغجين تبكي قلبي أبستم وي دستت شوي خدش فراز كنت هيك ما تجاوز جانا واحد كيف خوش بديري همينه برزيل وفيد بو لا ايوه شيء بزان قصة كردن بفيد تايتلو بس نقصة كردن انا بس لمونتاج وميكس فيد هي طبعا ما مستعيات ما مستر ريبور ما مستر روان خدش فرازي بيت نفس وجه المدابن خديش لا روجين وفيجو طاعتي وهم مسلمون قبل كربتو ممنونة وينه يعني ما مستعيات افدو جارة بس ما مستر ريبور روان افب اما خدانت مالا بينا حسابك ممنونة وينه كوين ديال مدابينا خديش الله صحته وهر خوش كت دەست خۆشی لە بەڕێستان دەکەین لێرە هەر کەم و کوڕێکمان هەبوو داوای لێ بردن لە ئێوە لە بینەرانی بەڕێزی کەم و کورتیاش ئەم مەمنونی جا ما بوومە پاشیف دومایی کات شەڤەکە وەکی ئەف شەڤەم بێژین بەری سی شەڤە مە پاشیڤایەکە پێشکەش کرد ئەم گەلە کەیف بین چونکیش دوو ڕەخاوەک و ئەم دێ بەرنامەی پاشیف پێشکەشکین و چونکی ڕەمەزان خودی پرسقیمە کرد سەحەتەمەیە باش بیام کەتینە تێدا ئەف شەڤە ئەم دلێمەیە نەخۆشە دلێمەیە توندە چونکی ئەم دەخواترە خۆش هەیڤە پیرۆسی ڕەمەزانە خوازی و ئەم دێ دەرگەهێ بەرنامەی پاشیف ژی گرین بەس ئیشەڵڵا دوعامەل فێری ئەوە هەر پرسیارێکات ناو بەرنامەی داوامەکردی ئەو پرسیارە بن ئەوێ دلێ وەدا کەت بنە سەر ئەزمانێمە مەش مامۆستایەت ئاینی مەش دکتۆرا مەش میوانێت خۆ کردبن و مفاژی وەرگرت تو خودی ئیشڵا بخۆ قبیل کرد و هەندێک زانیاریت کەمش وی بەرنامەی وەرگرتبن و دەمەکی خۆشی گەلمەدا بوران بێت وێ هەیڤا پیرۆسی ڕەمەزانەیە بەڵێ هیوادارین کە میوانێکی ڕوحسوک بوو بێتین لە ماڵەکانتان هەڵماندا ڕوحسوکترین میوانەکان بێنین بۆ ئێرە بیکەین بە میوان بۆ ئێوە لۆ هیوای کە خۆشمان بە هەمان شێوە میوانێکی ڕوحسوک ببێتین بۆ ئێوە بەرنامەکەمان سوودی بە ئێوە گەیان دەبێت زۆر سپاستانەکەین کە سیشەوی ڕەمەزان لەگەڵمان بوون زۆر سپاسی ئەو کەسانەش شەکەین تەنانەت لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پەیوەندی تایبەتیان لەگەڵ خۆمان ناکرد و دەستخۆشیان لێکردین سپاس بۆ هەمولایەکان ئینشاءالله تا ساڵێکی تر ئەگەر تەمەن یار بێت و بتوانین بینەوە خزمەتان بەخواتان ئەسپێرن و خواتان سلام